السلام علیکم بەخێر بن بەڕێزان هیوادارم هەمووتان ساڵ و سەلامەت بن. ئەو شەو خولی سوپەرڤێژنی نەخۆشیە دەرونیەکان دەست پێکا کە لەلایەن مامۆستا شێروانەوە پێشکەش ئەکرێ. خولەکەمان لە دەوانە پێکاتیە کە هەموو شەوانی چوارشەممە کاتژمێر 9 شەو باس لە نەخۆشیەکی دەرونی ئەکرێت. بە ناوی خۆی گەورە و میهرەبان خۆشحاڵم لەم خولەی کە ناومان ناوە سوپەرڤیژنی نەخۆشیە دەرونیەکان. هیوادارم خولێک بێ کە هیچ نەبێ ئەساسیاتێک بنچینەیەک لە دەروون پزیشکی و دەروون ناسی بە شێوەیەکی زانستی باس بکەین. تەمان ئەوەی گرنگە باز بکرێت لێرە ئەویش ئەوەیە کە تەنهاوانەیەک بۆ بابەتێکی وەکو بۆ نمونە ئێستا دیپرەشن خەمۆکیمان هەڵبژاردووە زۆر کەمە، یعنی وەکو وایە چۆن ئەڵێ سڵاوێک لە دیپرەشن بکەین و بڵێن خواحافیز. بەڵام گرنگە ئەو وانە کورتە شتێکی زانستی بێ و دەستپێکێکی باش بێت و ئەم دەستپێکە ئینشاءڵڵا کاری تریشی بەدواوە بێ و پێکەوە بەردەوامە بین ئینشاءڵڵا. پێشەوەی دەست پێ بکەیت دوو تێبینی هەیە لە بابەتی دەروون ناسی و دەروون پزیشکیە زۆر گرنگە کە باز بکرێت. یەکەمیان ئەوەی کە ئێمە لە دەروون ناسیە شتێکمان نییە بە ناوی گراند تیۆری، واتە تیۆریایەکی گشتیمان نییە بۆ هەموو شتێک، وەکو بابەتێکی فیزیا بۆ نمونە کیمیا تیۆریەک بێنیت و دای بەزێنیتە سەر هەرچی کایەکانی فیزیایان بیرکاریە ڕەنگە بشێت، وەک بیردۆزی ڕێژەی ئەنیشتاین یان ئەوانی تر. لە دەروون ناسیە ئەو شتەمان نییە، واتە دەکرێت تیۆرێک لە شتێکا بەکار بێت بەڵام لە شوێنێکیکە ئێمە ئەو سوودەی لێ نەبینین. ئەمە خاڵی یەکەم. دووهەمیش جۆرە تێڕوانینێک بۆ دەروون پزیشک یان دەروون ناس هەیە کە هەڵەیە دەبێت ڕاست بکرێتەوە. ئەویش ئەوەیە کەسێک کە نەخۆشیکی هەبێ یان شڵەژانێکی هەبێ دێتە لای پزیشکی دەرونی یاخود چارەسەرکاری دەرونی، خێرا چارەسەرکارە دەرونیەکە یان دەروون پزیشکەکە پێڵێ ئارام بە، خەم مەخۆ، لەسەر خۆ بە، بیری لێ مەکەرە ئەو بیرێکە بە خەیاڵتا دێ، ئەو خەمەی کە خواردوتە ئیتر خەمی لێ مەخۆ. ئەمە جۆرە تێڕوانینێکی هەڵەی کۆمەڵگایە هەندێک جار ناو دەروون ناس و دەروون پزیشکەکانیشە. یان بۆ نمونە خەمێکی ئەڵێ گوێی مەدێ، ینی ئەو ئەگەر گوێی پێ نەدایە ناهاتە خزمەت جەنابەت. ئەمە ئەم دوو خاڵە زۆر گرنگە کە ئێمە من لە هەموو شوێنەکە ئاماژەی پێکەم. ئێستا دەست پێکەین بۆ هەموو بابەتێک لە دیپرەشنە خەمۆکیە زۆر گرنگێکەوە ئێمە بزانین کە ئەم بابەتە چۆن لە ڕابردووە لە مێژووە چۆن هاتووە، ئەو زنجیرەیەی کەوا بەسەریا تێپەڕیوە و هاتووە گەیشتوتە ئەو مەفهومە ئەو لێ تێگەیشتن ئەو تێشتنەی کە ئێستا هەیە زۆر گرنگە. ئێمە ئەگەر بینە زۆر بگەڕینە دواوە بۆ 2500 ساڵ پێش ئێستا هیپۆکرێتمان هەبووە کە عەرەب پێڵێ ئەبقرات، لای خۆشمان هەر پێڵێن ئەبقرات. هیپۆکرات کە پزیشک بووە پێش 2500 ساڵ ناویشی لێ ناوە بە ناوی میلانکۆلی. باشە، هەر لەو سەردەمەیە کە ئەم پزیشکە هیپۆکرێت ژیاوە ئێمە ئەستێرەناس و ئەسترۆلۆجیستمان هەبوو. ئەو ئەسترۆلۆجیستانە باوەڕیان وا بووە کە مانگ، زوحال ئەو هەسارانە تەئسیریان لەسەر مرۆڤ هەیە
لەسەر مود لەسەر میزاجی مرۆڤەیە. بۆ نمونە قەناتیان وا بووە هەر ئەم میلانکۆلیە کە خەمۆشیەکەی ئێستایە هۆکارەکەی ساترنە، یعنی هەسارەی زوحەلە، و هەروەها هۆکاری شێتی لونا واتە مانگ لونەتیکس قەنەعەتیان وا بووە. وەکو باسمان کرد کە هیپۆکرێت 2500 ساڵ پێش ئێستا باسی میلانکۆلی کردووە وەکو نەخۆشیە کە ئەم نیشانانەی هەبووە. ڕێستلسنس واتە کەسەکە بێقەرارە، یعنی ناتوانێت لە شوێنێکا دابنیشێ، وەزعی خراپە. هۆپلس بێ ئومێد بووە لە ژیان. ئینسۆمنیا واتە بێخەوە، خەوی خراپە. ئەگرێشن تووڕەیە، یعنی ئازاری دەوروبەرەدا. لۆس ئەف ئەپێتایت واتە ئەشتیهای نییە، شەهیەی بۆ خواردن نەماوە. هەندێک جار ئەکسەسف فیر و تۆکەتڤنسی هەیە، واتە قسە زۆرەکات و ترسێکی زۆری هەیە. حوتەم شت هەندێک جار ئیرەلیڤەنت تۆت واتە کەسێکە کە ئەفکارەکانی پەیوەست نییە بە واقعەوە، یاخود یعنی باسەکە باسی شتێکە ئەو لە ناکاو شتێک دێنێتە پێشەوە کە هیچ پەیوەندی بەو باسەوە نییە. هەر ئەو سەردەما دووشتیان تێبینی کردبوو کە ئەویش excessive alcohol intake، ئەوانی کەەوە زیاد کە ئەلکۆهۆل مادەی ئەلکۆهۆلە خۆن بەکاردێنن تووشی جۆرێک لەم حاڵەتی کە پێوتێ میلانکۆلی ئەبن. یعنی ئەو سەردەمە دەرکیان بۆەوە کردووە کە شتێکەیە بە ناوی چۆنەڵێ ئەدیکشن واتە ئالوودەبوون. هەروەها بابەتێکی تریش ئەوانەی کەەوە عاشق بوون و بە شێوەیەکی لە ڕادەبەدەر کەوتونەتە داوی خۆشەویستی ئەوە جۆرێک لەو حاڵەتی کەشکستیان هێناوە، جۆرێک لە نائومێدی بێقەراریان توش بووە. شتێکی ئاوایان تێبینی کردووە لەو سەردەمەیە کە ئەو کاتە خۆتانەزان هیچ شتێک نەبووە بە ناوی دەروون پزیشکی و ینی پزیشکی بە شێوەیەکی گشتی و زانستەکان بە شێوەیەکی گشتی زۆر زۆر سەرەتایی بووە، یعنی 2500 ساڵ پێش ئێستا. ئەو کاتە باوەڕیان بە شتێکە بووە بە ناوی هیومەرس واتە ئەخلاق، واتە مرۆڤ تێکەڵەیەکە لەم شتانە کە سەنگوین کە خوێنیە، واتە ئەم جۆرە لە تێکەڵەیە لەم مرۆڤەیە کە سەنگوینی پێوترێ زاڵە. ئەم کەسە سەیرەکەی تۆزێ کراوەیە، کۆمەڵایەتیە، خۆشحاڵ دیارە، چۆنەڵێ خەندانە. دووهەم کۆلێریک واتە مادەی زەرد یاخود تێکەڵەی زەردی تایە زاڵە، کەسێک کە تووڕەیە، شەڕەنگێزە، بێقەرارە. سێەم شت میلانکۆلی کە ئەوەی کە ئێستا باسمان کرد، ئەو کاتە باوەڕێن بەم چوار تێکەڵە یان خەڵتە هەبووە کە ئەو کەسە دەروونگەرا بووە، گۆشەگیر بووە، تااقەتی کەسی نییە، حەز ناکە لەگەڵ کەسا قسە بکات، پەیوەندی بەستێ و قسەی کەم کردووە. و چوارەم خەڵت یاخود تێکەڵەی کەوا ئەو کاتە باوەڕیان پێ بووە فلگماتیک بووە، واتە کەسێکە شل و شێوا و پشتبەستوو بەوانی دیکە کەم جوڵە، یعنی ئەوەی کە پێ دەڵێن لە ئینگلیزیا پێ دەڵێن ئەپاتی، یعنی کەسێکە هیچ جوڵەیەک ناکە، زۆر زۆر لە ناو خۆیدایە بەو جۆرە. ئەمە تێڕوانینیان بۆ مرۆڤ و دەرونی مرۆڤ بەم جۆرە بووە: سانگوین، میلانکۆلیک، کۆلێریک، فلگماتیک. ئەمە تا سەرەتاییترین بیری مرۆڤ بووە، تێگەیشتنی مرۆڤ بووە لە چۆنەڵێ میزاج و دەرونی خۆی.
تۆزەتر دێنە پێشەوە ئەگەر بمانەوێ ئەو زنجیرەیە تەواو بکەین. شارێک هەیە بە ناوی کەپەدۆسیا کە لە تورکیایە، تورکیای ئێستا. کەسێک لەوێ ژیاوە بە ناوی ئەریتایۆس، 150 پاش زاین ژیاوە. شتێکی تێبینی کردووە ئەویش ئەوەیە کە ئەم میلانکۆلیی کەوا هیپۆکرێت باسی کردووە 2500 ساڵ هەندێک جار ئەگۆڕێ بە مێنیا، واتە شێتی. ئەمە بەڕاستی دۆزینەوەیەکی زۆر زۆر سیر بووە، زۆر زۆر ئەوە بووە، گرنگ بووە لەو سەردەمەیە. ئەوەی کە ئێستا پێڵێن دووجەمسەری کەسێکەوە خەمۆکی هەیە بۆ ماوەیەک دوایی ئەگۆڕێ بە مانیا، واتە جۆرێک لە شێتی. ئەو کاتە ئەم ئەریتایۆسە کە لە کەپەدۆسیا ژیاوە هەستی پێ کردووە. دواتر ئیبن سینا کە 980 بۆ 1037 پاش زاین ژیاوە هەستی بە شتێک کردووە. ئەو کاتە وتویانەکەوە کەسێک کە مانیای هەیە، واتە لە جەمسەری چۆنەڵە شادی و ئەوەیە لە ئەو دوو جەمسەرێکەوە ئێستا ناوی ئەو نەخۆشی کە ئێستا ناوێنین دوو جەمسەری، پێشتر پیانەوت ئەمە سەنگیونە، وتمان خوێنیە، بەڵام خوێنیە کە زیاد تایە بەرجەستە بووە. خوێنیەکە ئەو کەسێکەوە خەڵکی خوێنی، واتە تێکەڵی خوێنی زۆر تایە زەڵە، کەسێکی وتمان کۆمەڵایەتیە شادە و ئەوانە. بەڵام لێرەیە قەناتیان وا بووە کەوا مانیا بەو جۆرەیە. بەڵام ئیبن سینا وتوێتی بەو جۆرە نییە. کۆلێریک لەگەڵ میلانکۆلیکە تێکەڵەیەکە لەو دوانە ئەو کەسێکەوە مانیای هەیە. واتە ئەو ڕەشبینیە، بابینەوە سەر ئەو سلایدە، وتمان ئەو ڕەشبینیە یان ئەو خەڵتەی کەوا پێوترا میلانکۆلیک لەگەڵ کۆلێریکە ئەو زەردە کە تووڕە و شەڕەگێز و بێقەرارە مانیا بریتیە لەوە. ئیبن سینا ئەو کاتە هەستی بەوە کردووە و ئەو ڕاستیەی درک پێ کردووە کە ئەمەش چۆنەڵێ لەبەرەوە پێشچوونی ئەم زانستی کە ئێمە هەمانە گرنگ بووە. دواتر کەسێکمان هەیە بە ناوی ڕۆبرت بێرتن. ئەم ڕۆبرت بێرتنە ئەمەش لەو زنجیرەیە کەوا دەروون پزیشکی و دەروونناسی گەیاندۆ بەم ڕۆژێ ئێمە زۆر زۆر گرنگە. یەکەمین کتابە کە لەبارەی میلانکۆلی یاخود خەمۆکی نووسراوەتەوە کە ناوی ئەناتۆمی ئۆف میلانکۆلی، ساڵی 1626، سەردەمێکی گەلێ دوورە، کتابێکی ئاوای نووسیوەتەوە، یعنی نووسیماوەتە First Reference for Depression Psychotherapy، یعنی یەکەمین ڕفرەنس، یەکەمین سەرچاوەیە کەواش جۆرێک لە سایکۆتێراپی تیابوو، یعنی سایکۆتێراپی ئەلێوە دەستی پێ کردووە. جا چۆنیش بووە سایکۆتێراپیەکە؟ بریتی بووە لە کۆمەڵێک ورد ئەسکار و خوێندویانەتەوە، دووبارەیان کردوێتەوە. یعنی بە جۆرێک لە جۆرەکان سایکۆتێراپی لە ناو ورد و بڵێن زیکر و ئەم شتانەیە ئەستی هەڵداوە، لە ناو ئەمەوە چەکەرەی کردووە، یعنی سەرەتاکەی ئەوە بووە. دوای وتویانە ئایا ئەمە هەر خوێندنەوەی ئەو وشانەیەکەوە ڕۆبرت بێرتون یاخود لە کلتورە جیاوازەکانە تەئسیرەکە، یاخود کۆنتێنت، واتە ئەو شتەی کە تیایە نووسراوە ماناکەی بۆ ئەو کەسە. یعنی هەستیان کردووە کە بەڵێ هەندێک شتێ ماناکەیەتی، نەک تەنها خوێندنەوەی کۆمەڵێک ئەوراد و قسەی دووبارە. سەردەمی ڕۆبرت بێرتنی شتێپەڕێنین کە ئەو کتێبەی نووسیوەتەوە The Anatomy of Melancholy، کە ئەویش چۆنە وەرچەقانێکی گەورە بووە لە بابەتی میلانکۆلی و دیپرێشنە، خەمۆکیە، کە وتمان سایکۆتێراپی تیاوە
چارەسەری دەرونی تیا بووە، یەکەم کەسە کە چارەسەری دەرونی کتێبی نووسیوە، یعنی ئاماژەی تایە لە کتێبەکەیە. دوایی دێن ساڵی 1745 بۆ 1826 پیاوێک کە ناوی فلیپین نێلە کە فەڕەنسیە. ئەم پیاوە ئەمیش وەرچەخانێکی گەورەیە بە شێوەیەکی گشتی لە دەروون پزیشکیە. هۆکار چییە کە ئەم قسەیە دەڵێن؟ ئەم پیاوە هاتووتی بەرنبا ئێمە جۆرێکی تر بەرخورد لەگەڵ ئەو نەخۆشانە بکەین کەوا ناومان لێنا میلانکۆلی، شێت، مانیا، کە هەر بە زنجی دەمان بەستنەوە ئەوەمان دەکردن لە شوێنێکە جامان کردەوە لە خەڵک، یعنی جۆرێک لە تەعامل تۆزێک وەحشیگەری و نامرۆڤانەمان لەگەڵاکردن. ئەو هاتووتی ئەم زنجیرە لە پێی ئەم نەخۆشانی دەرونیە با بکەینەوە، تۆزێک بە ئارامی، تۆزێک یعنی جۆرێک لە دەروونناسی ڕۆمانتیکی پێڵن لە دوای فلیپینێلەوە داهات. فلیپینێل ئەو کاتە نەخۆشیە دەرونیەکانی بۆ ئەو چوارە کەوا نووسیوە دا بەش کرد. یەکەمیان میلانکۆلی کە ئەوەیە کە هەر هەبوو، دوایی مانیا وتمان حاڵەتی شێتی، دمێنس ئەو حاڵەتانی کەوا لە بیرچوونەوە و ئەوانەی تایەکە لە ئەوانەی کەوا گەورەن لە تمەناوە ئەوانە ئەیبینین، ئیدیۆتیزم ئەوانەی کەوا بیرکۆڵنەوە. تەماشاکەن وردە وردە دەروون پزیشکی دەروونناسی پێشەکەوێت. زۆر گرنگە ئەم زنجیرەیە لە پێشکەوتن ئەم پلەپلەیە تێبگەین و بزانین. زۆر زۆر هاوکاریمانەکە لە دەرکی ئەو حاڵەتەی ئەو نەخۆشیانی کە ئێستا لە DSM یاخود لە ICD 11ە. وەتانزان DSM 5 بریتیە لە وەکو ڕێکارێک بۆ نەخۆشیە دەرونیەکان، واتە کرایتیریا، واتە خەسڵەتەکان، سیفاتەکانی نەخۆشیە دەرونیەکان لەو DSM-ەیە کە لە ئەمریکا دەرەچێت و ئێستا DSM 5مان هەیە و هەروە ICD 11 کە ICD 11 بە شێوەیەکی گشتی هەموو نەخۆشیەکانی تەیە، لەگەڵیشیان نەخۆشیە دەرونیەکان ئەمەیان زیاتر WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی پشتگیریەکات. ئەو دوانەیە ینی ئەم زنجیرەیە کەوا ئێستا ئێمە باسیەکەین هەتا هاتوۆتە ئێرە زۆری خاندووە. ئەو نی هەر لە ناکاو کۆمەڵێک زانا بێن بڵێن با ئێمە DSM دابنین. DSM ئەمانە هەمووی تەسیری لێ بوو هەتا گەیشتۆتە ئێرە. ئەوەی کە تێبینیمان کرد هەتا ئێستا تا سەردەمی فلیپینێل شتێک نییە بە ناوی دیپرست مود. خۆمان کە ئێستا باسی دیپرشنەکەین ئەڵێن میزاجی ئەو کەسە چۆنەڵێ میزاجی لە خوارەوەیە، کەم میزاجە. باشە لەو حاڵەتانی کە پێشە لە میلانکۆلی و ئەوانەی پێشوا بینیمان باسەکە باسی ئەوە نییە. کەسێکەکەوە کەمخەوە ئێریتەبڵەواتە تۆزێتون و تیژە، نازانم خەوی کەمە، نازانم لە ناو خۆیدایە، بەس وەکو مود وەکو میزاج هیچ باسێک لە باسەکەیان نییە. ئەوەی کە هەبوو هەمووی باسی پەرێشان حاڵی، بێحاڵی، وەهەم، خەیاڵی بوونی کەسەکە، شەڕانی بوونی، باسی ئەوانە بوو. کەمی خەو هەتا دێنە ساڵی 1772 بۆ 1880 کەسێکمان هەیە بە ناوی جان ئیتیان دۆمینۆک ئیسکیرۆڵ. ئەم ئیسکیرۆڵە لەگەڵ پیاوێکە کە لە ئەمریکا ژیەوە، ئەمەیان ئیسکیرۆڵ فەڕەنسیە، بنیامین ڕاش ئەمریکیە. ئەم دوانە هەردوو دەستەواژەی لیپێمانیا و تریستیمانیایان داهێناوە. ئەم دوو دەستەواژەیە لێرەوە دەست پێکەین چ دەڵێن نەن سایکۆتیک دیپرشن، یعنی خەمۆکیە کە سایکۆسیسی لەگەڵ نییە. خۆتان نەزانن سایکۆسیس کە ئێسێمە لە نەخۆشیەکانی وەکو شیزۆفرینیا و
شەبەنگی شیزۆفرینیایە بە شێوەی گشتی هەمانە لەگەڵ بایپۆلەر دوو جەفتەریا هەمانە. ئیشێ لە نیشانە گەورەکانی سایکۆسە کە سایکۆسس بریتە لە نیشانە پۆزەتیفەکان کە بێتی ئەو کەسە وەهمی هەیە، ئەو کەسە هەلوەسە. وەهم واتە چی؟ باوەڕێکێکەوە هیچ لەگەڵ کەسایەتی کەسەکە پێشەوەی تووشی ئەو نەخۆشیە بێت، بۆ نمونە ناگوجێ لەگەڵ باوەڕی کۆمەلگا لەگەڵ باوەڕی دینەکەی ئەو دینی کە باوەڕی پێێتی ناگوجێ، ئەو پێوترێ وەهم. و هەلوەسە ئەوەیەکەوە گوێی لە دەنگێکە بێت کە وجودی نییە، باشە، یاخود شتێکە بینێکەوە وجودی نییە، یان هەز بە شتێکەکە کە لەسەر لەشی وجودی نییە. باسەکە لەوایە کە پێشتر ئەوەی کەوا مێلانکۆلی و دیپرێشن بوو زیاتر جۆرێک لەو تێکەڵەیەک بوو لە شێتی و بێقەراری ئەوە، بەڵام هاتینە ئەو سەردەمەی کەەوە ئیسکیرۆڵ و تریست وا بنیامین ڕەش دوو دەستەواژەی لی پێمانیا و تریستیمانیان داهێنا وتیان ئەکرێت کەوا حاڵەتێکمان هەبێ کە سایکۆسس نەبێ، وەهمی نەبێ و هەلوەسەی نەبێ ئەو کەسە، بەڵام خەمۆکیش بێت. لێرەوە دەست پێکەین ئێمە دیپرێشنمان هەیە، شتێکمان هەیە دیپرێشنە، یعنی میزاجی لە خوارە و سایکۆسشی نییە. دواتر دینە ئەم سەردەما طبعاً لە سەردەمی بنیامین ڕاش و هەتاوەکو دێتە ئەو کتێبەی کەوا ئێستا لە بەرچاوتانە کە پێی ئەوترێ کۆمپریهەنسیڤ کاپلان ئەنسادۆ کۆمپریهەنسیڤ تێکسبۆک ئۆف سایکاتری. طبعاً ئەمە کتێبێکی زۆر گەورە 12,000 لاپەڕەیە، هەموو نەخۆشیەکان، هەموو چارەسەرە دەرونیەکان، هەموو دەرمانەکان بە بابەتی جیناتەوە هەموو شتێک لێرەیە باس کراوە. کتێبێکە زۆر گشتگیر، زۆر ئەوەیە. لەو نێوانەیە لە بنیامین ڕاش و ئیسکیرۆڵ هەتاوەکو ئەو کتێبەی کەوا ئێستا لە بەردەستایە و DSMA سەردەمێکی دوور و درێژە دیسان، زۆر تەفاسیلی تایە، بەڵام بۆ کورتکردنەوەی ئیشەکە و زیاتر خێراکردنی بابەتەکە بڕۆینە ناو بابەتەکەەوە زووتر دێنە سەر سەردەمی ئێستامان کە کتێبێکی وەک کۆمپریهەنسیڤ تێکسبۆک چاپتەرێکی تایە کە باسی دیپرێشن یاخود خەمۆکیەکە. پیاوێک نووسیوێتی کە ناوی هاگۆپ ئەکیسکاڵە، ساڵی 1994 لەدایک بووە، بەداخەوە 2020 بوویان 2022 ئەمە خوای کرد. خەڵکی لوبنانە بە ڕەگەز ئەرمەنیە، زۆر گرنگە ئەم ناوانەتان جۆ لێ بێ لەبەرەوەی چۆنەڵێ کەسێک لەم بوارەیە بێ چۆن ئێوە فرۆید ئەناسین، یۆنگ ئەناسین، ئادلەر ئەناسین و هەروادین وردە دێنە سەرەوە ئەمەکانی کەش ئەناسین. ئێستا حاڵی حازر هەندێک ناو هەیە دەبێ بیان ناسین. یەکێ لەوانە ئەم هاگۆپ ئەکیسکاڵە 1944 لەدایک بووە، وتمان بە ڕەگەز ئەرمەنیە و خەڵکی لوبنانە. کەسێک هەیە لە ناو تاریخی دەروون پزیشکی و دەروون ناسیە کە کریپلینە، هەمووتان بیستوتانە. کریپلی ئەم پیاوەها ئەکیسکاڵ زۆر پەیوەستە، زۆر کریپلینی زۆر خۆشەوە، چەندین جار لە 50,000 ناوی ئەو کریپلینە ئەهێنێ لەو چاپتەرەیە. چەند تێبینیەک هەیە لەسەر ئەم پیاوە کە ئەو چاپتەرەی نووسیوە لە کۆمپریهەنسیڤە لەو کتێبەیە. ئەویشەوەیە زۆر باوەڕی بە شەبەنگیبوونی شڵەژانە میزاجەکان هەیە، بە تایبەتی دووجەمسەری. یعنی باوەڕی وایەکەوە ئێمە خەمۆکیمان هەیە وەلەو سەریش چیمان هەیە؟ دووجەمسەریمان هەیە، یان جەمسەرێکی مانی دووجەمسەریمانەیە کە مانیە پێوترێ. ئەم قەنەعەتی زۆر بەوە هەیەکەوە خەمۆکیە وردە ئەم جەمسەرە چۆن ئێمە
ئۆتیزم جەبسەرمان هەیە ئەمیش شەبەنگمان هەیە ئەمیش شەبەنگمان هەیە باوەڕی وا بووە هەتا بۆم ڕادەیەی یعنی ئەمە شتێکی تازەیە پێتان ئەڵێم ڕەنگە بۆ یەکەم جارە بیبیستن دووجەم سەری یعنی بایپۆلار قەنەعەتی وایە ئێستا خۆمان ئەوەی ناسیمان یەکمانەیە دوومانەیە سێ و چواریشمانەیە کەمتر هەن ئەو قەنەعەتی وایە 1.5 هەیە و 2.5 هەیە و 3.5 هەیە یعنی ئەوەندە ئیشەکە ور دەکاتەوە ینی باوەڕی بەو جۆرە لە شەبەنگی هەیە شەبەنگ یعنی پلەپلەیە ئیشەکە ئەوە نییە یان هەیەتە یان نیتە و هەروەها زیاتر باوەڕی بە سەرچاوی ئۆرگانیکی بۆ کۆنیشانەکانی خەمۆشی هەیە یعنی ئەڵێ وەک فرۆید باوەڕی وا بوو کە ئەمە پەیوەندی بە سەبجەکت لۆسەوە هەیە واتە تۆ شتێک لە دەستداوە و دوایی لە دەزانی ئەو شتە ڕووەکەیتە خۆت دەرودی خۆت یاخود ئەوەی کەوا ئایرۆنبێک یان ئەلبەرت ئەلیس قەنەعەتیان وا بوو کە ئەمە زیاتر بابەتەکە لە باوەڕی کەسەکەوەیە ئەم باوەڕی بۆ جۆرە نییە زیاتر باوەڕی وایەکەوە جۆرێک لە ئۆرگانیکە یعنی مشکلەکە لە چۆنەڵێ جیناتی کەسەکە و لە نیورۆ فیسیۆلۆجی باشە دەمارە گەینەرەکانی مرۆڤەکەوەیە کێشەکە یعنی ئێستا زانینی ناسینی ئەم کەسە و زانینی تێڕوانینی ئەو زۆر گرنگە بزانین کە ئەو چاپتەرەی نووسیوە ئەمە باوەڕێتی بەڵام لە کۆتاییە ناتوانێت چۆنەڵێ نکۆڵی لە بەشەکانی تریانی نکۆڵی لە سایکۆلۆجیا بکە بە شێوەیەکی یاری تیۆریە سایکۆلۆجیەکان کە هاتووە ئەو مۆدێلەی داهێناوە کە لەم هینەیە هەیە لەو دایگرامە هەیە کە پێوتر ئینتیگرەیتیڤ مۆدڵ ئینتیگرەیتیڤ مۆدڵ ینی مۆدێلێک لە توشبوون لە خەمۆکی کە پێوترێکی گشتگیر مۆدێلێکی گشتگیر ئەوش سێ خاڵ باسەکە لە سەرتاوە ئێرلی لۆس ئەوەی کەوا هەر جۆن بۆڵبی باسێ کرد ئەوەی کەوا فرۆید باسێ کرد ئەوەی کەوا کەسێکیان شتێک لە دەسەدەی و دواتر ئەو خەمی لە دەزانی ئەوە ڕووی ئەەکەیتەوە ناخی خۆت و ئەوە و ئەو شتانی کەوا لە مناڵەیە تووشت بووە لە ترۆما لە ناخۆشی و لە زەردی دەرونی ئەوەی شێکە لە هۆکارەکان دوای هێریدیتی واتە جیناتت و هەروەها جێندەر واتە ڕەگەزی تۆ نێریان خۆتان نەزانن کەەوە نەخۆشی خەمۆکی بە شێوەیەکی گشتی لە مێدا زیاترە لە خانمانە زیاترە دەڵێ ئەم سێشتە دەبنە هۆی ئەوەی کەوا جۆرێک لە تێمپرمنت واتە جۆرێک لە ئەوەی کە پێی دەوترێت کەسایەتی یان قابلیەت بۆ ئەوەی کەوا قابلیەتێکت هەیە ینی ئەگەر سترێسەرێک ئەلێرەیە ئەو سەهمەکە سترێسەر ئەگەر سترێس تووشت بێ و ئەو خاڵانەی پشتەوە هەبێت تۆ و تێمپرمنتێک بۆ دروست بووە ئەو نووسراوە سوورە و سترێس بێتە سەرت و دەوروبەرەکەت باش نەبن لەگەڵ تا ترۆما توش بێ چ دەبێ لیمبیک داینسیفالۆن دیسفانکشن ئێمە شوێنێکمانەیە کە لە مێشکە ینی بابەتی میزاجی مرۆڤ ئەو ڕێکیەکە کە پێوتر لیمبیک داینسیفالۆن ئێریا ئەو شوێنە دیسفانکشنی تووشە بێواتە گرفت لەوێ دروستە بێت زۆر باشە گوێتان لێمە من وا بەردەوامم ئەگەر زۆر باشە دواتر دێت باس شتێک جیاکاتەوە ئەم هاگۆپێکی سکاڵەوە ئەڵێ ئایا ئەوەی خەمۆشی لە غەمگینی جیاکاتەوە غەمگینیەکی ئاسایی چییە لە ڕووی
لە ڕووی تیۆریەوە و دوایش باسێکین لە ڕووی کلینیکیەوە قەنەعەتیان چۆن. یەکەم شت ئەڵێ pathological mood change، واتە ئەو گۆڕانە لە میزاجە جۆرە لە یعنی نەخۆشی پێ پاتۆلۆجیە، یعنی ئەو گۆڕان لە میزاجەی کەسێکی ئاسایی نییە کەوا ڕوەدا. بۆ نمونە تۆ سیارەکەت تووشی دەعمێکە بی، تووشی ڕووداوێکی هاتوچووە بی، ئەکید خەمبارە بی، کەسێکت لێم برێ ئەکید خەمبارە بی. بەس ئەم خەمبارەی کەوا لە دیپرێشنا هەیە، لە خەمۆکییا هەیە، یعنی ئەوە نییە، وەک ئەوە نییە بە ئاسانی ناڕوە. تۆ حاڵەتێکی لە ڕۆژێکا بۆ نە کەسێک قسەیەکی ناخۆشت پێڵێ، خەبەرێکی ناخۆشە بیسی، ئەو ڕۆژەت ڕەنگە ناخۆش بێ، بەس 2 ڕۆژ 3 ڕۆژیکە دیتەوە سەرژیانی خۆت و دووبارە دەست پێکردەوە. بەس ئەمەی تر ممکن نییە لە 1-2 ڕۆژە تۆ ئەگەر میزاجت خوار بێ، بۆ نەمزازت زۆر کەم بێ، چۆنم ئەڵێ بە 2-3 ڕۆژ چاویتەوە. دووەم شت ئیندۆر ریئەکتیڤ مود، وەکو دیارەکە ئەم باوەڕی وایە ئەکیسکاڵکە هۆکارەکە زیاتر ناوەشیە، ئیندۆر ریئەکتیڤە، واتە مودەکە حاڵەتەکە لە مێشکی مرۆڤەکەوە، لە ئەساسی مرۆڤەکەوەیە. دوای ئەوە ڕیکەرێنس، واتە دووبارە بێتەوە. وتمان خەمێکی ئاسایی، یعنی تۆ خەمێک کەوا خواردوتە لە شتێک ئیتر کە تێتپەڕان تێپەڕێنی. بەس ئەم جۆرە لە خەموشیە باوەڕی وایەکە ڕیکەرێنس، یعنی دووبارە بێتەوە، نەوبەیەکی تووشە بێت، دوای ئەوە نەوبەیەکی تر هەر هەمان چۆنەڵێ شدەت و هین تووشە بێتەوە. دوای ئیمپەرمنت تووشە بێت. ئیمپەرمنت واتە چی؟ ئەو کەسەی تر ئێمە لە خەمی ئاساییە ئەڕۆین دەوامی خۆمانەکەین، ئەڕۆین بۆ لای خزم وانە دەوێت پێمان ئەڵێن چییە بە خەمباری تۆش، ئەڵێ وەڵا ئەوە ڕوویدا، ئەوە ڕوویدا، ئەڵێ دەی خەمی لێمەخۆوە. بەس ئەوەی تر هەر ناڕاتە دەوامەکەی، ناڕاتە کارەکەی، و هەروەها هەر پەیوەندیەکان ئەبچڕێنێ. ئەمەش جیاوازی خەمۆشی لە غەمگینی ئاسایی. ئەو دوو کتێبێک کەوا پێشتر باسمان کرد، وتمان وەکو دەستورێک وایە بۆ نەخۆشیە دەرونیەکان، DSM-5. ئەو TR ئێستا ڕیڤیژنەواتە هەم تعدیلیان تێکردووە، یعنی پەنجەکە تعدیلیان تێکردووە. ICD-11 تا 2023 ICD-10 بوو، ئێستا 11ە. ئێستا ئەوە ئاخر کرایتیریا، واتە سیفەتەکانی نەخۆشیە دەرونیەکان و هەروە نەخۆشیەکانی تریش ئەلەو دوو کتێبەیە باسەکرێت. ئێستا دێنە سەر شتێکمان هەیە بە ناوی چاپتەرێکی کاملمان هەیە لە DSM-ە. طبعا باسی DSM-5مان کرد، DSM-4 پێشەوە چۆن بوو. DSM-4 هاتبوو ناوی بابەتەکانی نابوو مود دیزۆردەر، واتە کۆنیشانەکانی میزاج، و هاتبوو لە ناویانە خەمۆکی وە دووجەمسەری هەموو بە یەکەوە باس کردو. بەڵام لە DSM-5 هاتووە چی کردووە؟ هاتووە دووجەمسەری لە دیپرێشن جیا کردێتەوە، هاتووە چاپتەرێکی خاصی تەرخان کردووە، تایبەتی تەرخان کردووە بۆ دیپرێسیڤ دیزۆردەرز، بەو ناوە بەس، و بایپۆلار دیزۆردەرز. باشە جای کردێتەوە، پێشتر وانە بوو. لە ناو دیپرێسیڤ دیزۆردەرە ئەم دیزۆردەرانە، ئەم کۆنیشانانەی باس کردووە. یەکەم شت دیسڕەپتیڤ مود دیسڕیگولیشن دیزۆردەر، ئەمە کە شتێکە لە مناڵانە هەیە. دووهەم شت مەیجەر دیپرێسیڤ دیزۆردەر، ئەوە کە پێوترێ MDD. ئێستا باسەکەی ئێمە ئەو MDD-ەیە، باشە، واتە خەمۆکی، کۆنیشانەکانی خەمۆکی گەورە. ئەوە بابەتەکەی ئێمە ئەوەیە.
دوای شتێکی ترمان هەبوو بە ناوی persistent هەیە بە ناوی persistent depressive disorder دواتر premenstrual dysphoric disorder ئەم premenstrual لە خانمانە پێشەوەی کەوا تووشی سوڕی مانگانە بن حاڵەتێکیان تووشە بێت کە وەکو خەمۆکی وایە ئەو باسەکە باسی ئەوەیە substance medication induced depressive disorder یعنی ئەو حاڵەتانی خەمۆکیانەی کەوا بەهۆی کێشانی مادە کحولیەکان و هەروەها مادە هۆشبەرەکانەوە depressive disorder due to another medical condition واتە کەسێک تووشی بۆ نمونە DM ئەبێ واتە سوکەری ئەبێ خۆدەخۆشی شەکرا ئەبێ یان نەخۆشی سەرەتان ئەبێ بەهۆی ئەوە تووشی خەمۆکیشە بێ جۆرێک لە نەخۆشیان دیاری کردووە ناویان ناوە depressive disorder due to another medical condition دوایی other specified depressive disorder کە ئەمە وردەکاریەکانی DSM-ە زۆر بابەتەکەی ورد کردوێتەوە کە شوێنەکەی ئێرە نییە باسی بکەین ئەوەی کە گرنگە ئێمە باسی ئەو بکەین major depressive disorder کە بابەتەکەمان خەمۆکیە ئێستا ئێوە زۆر گرنگەکەوە ئێوە مێشکتان چۆنەڵێ لەگەڵ ئەم خشتەیە کە باسمان کرد ئەم زنجیرەیە کە باسمان کرد ڕاهات و زانیتان ئەم ئیشە چۆن هاتووە و لە DSM-ە بابەتەکە چۆنە وتمان پێشتر هاتبوون هەمویان ناو مود زۆردەر واتە خۆنیشانەکانی میزاج اینجا هاتبوون major depressive disorder واتە خەمۆکی و دووجەمسەریشان هەردووکیان بەیەکەوە باس کردبوو ئێستا هەر یەکەی بەجیایە باشە ئێستا depressive disorder واتە خۆنیشانەکانی خەمۆکی چاپتەرێکی تایبەتە لە DSM-ە و ئەوەندەیەکەوە نووسراوە ئێمەش باسی major depressive disorder واتە کۆنیشانەکانی خەمۆکی گەورە باشە بۆ ئەوەی کەسێک پێی بڵێن کەوا خەمۆکی گەورەی هەیە major depressive disorder هەیە ئەبێت تووشی نەوبە بێت نەوبەیەک لە خەمۆکی بێت ئەم نەوبەیە لە خەمۆکی ئەم نیشانانەی هەیە یەکەم شت depressed mood ئێمە باسمان کرد وتمان هەتاوەکو بنیامین ڕاش و ئیسکیڕۆڵ هیچ بابەتێ هیچ ناونیشانێک لە depressed mood واتە میزاجی کەم لە گۆڕێ نەبوو ئێستا ئەلێرە یەکەم شت کە دانراوە بۆ ئەوی نەوبەیەکی خەمۆکی بڵێن ئەمە نەوبەیەکی خەمۆکیە ئەبێ ئەو کەسە مودی چی بێ لە خوارەوە مودی کەم بێت میزاجی کەم بێت دووهەم شت anhedonia and loss of interest واتە هیچ شتێک چێژ لە هیچ شتێک نابینی دەڵێ وەرە خواردن خۆ دەیخوا وەڵێ هیچ تامێکی نەبوو وەرە بچینە دانیشتێکی کۆمەڵایەتی ئائیلی بادا بنیشین هیچ چێژێکی نییە بووی لەگەڵ هاوڕێیەکە سەبکە نا جلێکی جوان لەبەر بکە نا هیچ شتێک چۆنەڵێ ئەم کەسە چۆنەڵێ دڵخۆشی ناکات سێهەم شت psychomotor agitation ئەو کەسە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە هەستەکە بێقەرارە خوانەکە شتێک ڕوو بدات نازانم دێت و ئەڕوات یاخود شتێک ڕووەدا بەم جۆرە بێقەرارە لە شوێنێکا دانانیشێ ئەمە لە هەندێک لە حاڵەتەکانی خەمۆکیە ڕووەدا و هەروەها پێچەوانەکەی ئەوەش هەیە کە پێوتێ psychomotor retardation ئەو کەسە چۆنەڵێ لە ڕووی دەرونیەوە مێشکی کەم کارەکات زۆر خاوە و هەروەها جوڵەشی خاوە کە ئەیبینی وردە یان قسەی لەگەڵاکەی بە حاڵ جواب دەداتەوە قسەکانشی ینی تۆ چاوەڕێیەکەی یەک دێڕ بڵێ یەک ڕستای دوور درێژت بڵێ ئەو بە دوو کەلیمە جواب دەداتەوە
بە دوو شە جواب دەداتەوە یعنی یان ئەوە تاوەکو پێش و ئەجیتیشنی هەیە بێقەرارە چۆنەڵێ شڵەژاوە یانەوە تا ڕیتاردیشنی توش بووە هەر لەسەر بابەتی ڕیتاردیشن یاخود خاوبوونەوە کەسێکمان هەیە کە لەو بەرەوە ئاماژەم پێ کردووە ئەو سەهمە ناوی دانیال ویدلۆشێرە ئەم پیاوە ئەڵێ قەنەعەتی وایە کە چۆنەڵێ کڕۆکی خەمۆشی بابەتی سایکۆمۆتۆر ڕیتاردیشنە واتە ئەو جۆرە لە خابوونەوەی مێشک و خابوونەوەی جەستەیە یعنی هەتا بۆ ڕادەیی هاتووە SRRS سالپێترێ ڕیتاردیشن ڕیتن سکێڵی داهێناوە یعنی توێتی بابین کوێشنێرێ واتە کۆمەڵە پرسیارێک دابنی لەو کەسانی کەوا خەمۆشیانێ لێیان بپرسین بزانین تا چەندێک ئەو سیفەتانەیان تایە ئەو جۆرە لە خاوی لە بیرکردنەوە لە وەڵامدانەوە لە جوڵیان تێدایە باوەڕی وایە کە کڕۆکی بابەتی دیپرێشن ئەو سایکۆمۆتۆر ڕیتاردیشنە من پێم باشە کە ئاوا بە زمانی ئینگلیزی و لەگەڵ یا کوردی باز بکرێ بۆ ئەوی وردە وردە ئاشنایی پێیاکەن لەگەڵ دەستەواژە ئەوانەی کەوا لە کتێبە زانستیەکان نووسراوە نازانم لەگەڵ ما هاوڕان یاخود بۆ وانەکانی تر هەمووی بە کوردی بێ ئەگەر بەشداری بکەن بەڕای من شتێکی باشە بەم شێوە بەردەوام بە ئیتر هاوڕێیانیش نازانم ڕێیان چییە من لەگەڵ یا کوردیەکەشی ئەڵێم و هەروە زۆر تاکی دەکەم لە دەستەواژەکان ئێستا سایکۆمۆتۆر ڕیتاردیشنمان هەیە سایکۆمۆتۆر ئەجیتیشنمان هەیە یعنی ئەو دەستەواژەیە پێچەوانی یەکترن ئیتر ئێوە وردە وردە ئاشنای ئەوەکانە مەیجەر دیپرێسیڤ دیزۆردەر ئیپیسۆد بۆ نمونە زۆر گرنگە کە ئیتر وردە وردە لەگەڵ ئەم دەستەواژانەیە ئاشنا بن پێنجەم خاڵ کە پێی دەوتێت سیودۆ دیمنشیا یان ئان ستیوپەر ئەم کەسە جۆرێک لە حاڵەتی خەڵەفان جۆرێک لە حاڵەتی خەڵەفانی تووشە بێ یاخود کە پێوترە ستیوپەر واتە کەسێکە وەک بڵێ خەم باریوەتە دەم و چاوێ یاخود چۆنەڵێ تەماوی کەسێکی لەو جۆرە شەشەم خاڵ کۆگنیتیڤ دیستەربانس کۆگنیتیڤ دیستەربانس واتە چی یعنی کەسێکە کە تێگەیشتنی بۆ شتەکان چۆنەڵێ خەلەلی تێکەوتووە تێگەیشتنی بۆ شتەکان وەک تێگەیشتنی کەسێکی طەبیعی نییە و هەروەها لە هەندێک حاڵەتی زۆر قورسی دیپرێشنە واتە خەمۆشیە ئەوەی کە باسمان کرد کە پێوترێ و وەهم تووشێ بێ باشە دیلیوژن کە پێوتێت دیلیوژن و هەروەها سیوسایدال ئایدیشن واتە بیری خۆکوژی و هەروەها هەندێک جار هەوڵی خۆکوژی سیوسایدال ئایدیشن ئەند ئەتەمپت باشە هەم بیرەکە هەندێک جار جێبەجێشیەکە دواتر لە هەندێک حاڵەتە ئەنۆرێکسیا واتە نان کەمەخوات خواردن کەمەخوات شەهی بۆ خواردن کەمە بێ و هەروەها کێشیشی زۆر دابەزێت لە هەندێک حاڵەتە ئینسۆمنیا واتە کەمخەوی ئیتر کەمخەویەکە ئایا درەنگ ئەچێتە خەو یان زوو ئەچێتە خەو زوو خەبەریە بێتەوە یان ئەو سەعاتانی کە پێشترە خەوت کەمتر بووەتەوە یان ئەوە تا لە خاڵەکی خواترا هایپەرسۆمنیا ئەند وەیت گەین واتە چی واتە ئەو کەسە ئەخەوێ بەڵام خەوەکە دوای ئەوەی کەوا 10 سەعات خەوتووە هەڵەسێتەوە ئەڵێ هێشتا من هەست دەکەم هەموو گیانم
ئازاری هەیە ئەمەوێ زیاتر بخەوم و وەزنیشی زیادەکە. و هەروەها لە کۆتاییە ئاخر خاڵ sexual dysfunction لە ڕووی حاڵەتی سێکسی و بڵێن ئەوەوە جۆرێک لە دیسفانکشن واتە ناتەواوی و ناڕێکی تێکەوێت. ئەمە نەوبەیەک لە خەمۆکیە، بەڵام ئایا بمانەوێ مەیجەر دیپرسیڤ دیزۆردەر وەکو کۆنیشانەکان وەکو نەخۆشی باسی بکەین دێنە خوارەوە بەم جۆرەیە. diagnostic criteria of major depressive disorder واتە سیفەتەکان یان خەسڵەتەکان کرایتیریەکان کە هەبێت بۆ ئەوەی کەوا بە کەسێک بڵین ئەمە دیپرشنیە نەوبەت جیایە و خەمۆکیەکە وەکو نەخۆشی چیایە ئەبێ ئەم خاڵانەی تیابێ. ئەی 5 or more of the following symptom یعنی 5 دانە لەمانە یاخود زیاتر، یعنی ئەبێ 5 تێدا بێ، 5 تێدا نەبێ نابێ. یەکەم ئەوە یەکەم depressed mood most of the day وتمان میزاجی کەمە تااقەتی هیچی نییە زۆربەی ڕۆژەکە. نەک هەندێک کەسێوەنە ئەڵێ دەمەوێواران تااقەتم نییە کەس قسەم لەگەڵانەکە باشە شەو دێم ئەمێ بڕۆمەوە ماڵ ئیسراحەت بکەم، ئەمەنە بەیانی وایە نیوەڕۆ وایە شەو وایە باشە. دووهەم شت ئەوەی کە باسمان کرد market diminished interest or pleasure anhedonia واتە ئەوەی کە وتمان چێژ لە هیچ شتێک نابینێ، نە خۆراک، نە جلێکی جوان، نە چوونە دەرەوە لەگەڵ هاوڕێوانەیە، نە پەیوەندیکی کۆمەڵایەتی، چێژ لە هیچ شتێک نابینێ. سێهەم significant weight loss or gain واتە وەک لە وێنەکەیە دیارە کەسێکەوە زۆر هەستەکەی وەزنی دابەزیوە لە ماوەیەکی کەمە هەستی پێ دەکەی کە کەسەکە زۆر لاواز بووە یان کەسەکە لە ماوەیەکی کەمە کێشی زۆر بەرزەوە بووە. چوارەم شت ئینسۆمنیا ئۆر هایپەرسۆمنیا یان کەم خەوە یان زۆرە خەوێ. پێنجەم psychomotor agitation or retardation وتمانیانەوە تا جوڵەی زۆرە یان ئەوە تا بە پێچەوانەوە جوڵەی کەمە، هەروەها بیرکردنەوەکەشی یان ئەوە تا زۆر هینە زۆر شەپەرزە یان ئەوە تا بە پێچەوانەوە پرسیارەی لێکەی ئەتەوێ شتێکت بۆ ڕووکاتەوە بە دوو کەلیمە وەڵام تەداتەوە و قسەکە ئابڕێتەوە. شەشەم fatigue or loss of energy. fatigue واتە چی؟ یعنی کەسێک کە بە کوردی پێڵەن شەکەت بوومە هەموو گیانم ئازاری هەیە ناتوانم لە هەندێک حاڵەت هەیە هەندێک جار تەجروبەتان کردووە ئەزمونتان کردووە ئەوەندە ماندووی ئەڵێ تااقەتم نی هەستم بڕۆم ئاوەکەش بخۆمەوە بەو جۆرە. و loss of energy یعنی وزەم تیانی هەر هەستمەوە. حوتەم شت feeling of worthlessness or excessive guilt ئەمەش حاڵەتێکی زۆر ناخۆشە یعنی هەستێکی زۆر یعنی کە بیری لێکەیتەوە ئەو کەسە ئەم هەستەی هەیە یعنی زۆر خەماریە بۆ کەسەکەی بەرامبەری باسەکە یعنی ئەڵێ هەست ئەکەم کە من هیچ سوودێکم نییە یعنی هیچ گرنگیەکم نییە یعنی من هەبوون و نەبوونم هیچ نییە. یان excessive guilt زۆر هەست بە guilty تایە واتە هەست بەوەکە کەوا هەموو شتەکان خەتای ئەوە هەموو شتەکان هۆکاری ئەوە پەشیمانی تایە. هەشتم شت diminished ability to think or concentrate یعنی هەستەکان ناتوانێت بیر بکاتەوە و تەرکیز بکات. بۆ نمونە کەسێکە ئێوێ خوێندکارە و قوتابی و ئێوێ وانەیەک بخوێنێ ناتوانێت تەرکیز بکات ئەڵێ لە ماوەیەکی کەمە چەندی جار کۆنسنتریتە بم واتە تەرکیزم لە دەستە دەم ناتوانم تەرکیز کەمە سەر ئەو بابەتەی کە بابەتە کارە هەر شتێکە
حتا ئەو بۆ گوێ لە بابەتێکە گرێ گوێ لە تۆ گرێت تەماشای تۆکە ینی کۆنسنتریت تەرکیزی لەسەر ئەوە نامێنێت کۆتا شتیش سویسایدال ئایدیشنەواتە خەمی خۆکوژی یاخود یان بێوێ خۆی بکوژێ بە فعل نەک تەنها بیرکردنەوە. طبعا وتمان ئەما بێ 5 دانە لەمانەی تیا بێ بەڵام ئەوەی گرنگە لێرە باسی بکەین ئەو 5 دانەیە یەکێ لەمانەی سەرەوەی دەبێت یا بێ یەکەم و دووەم ئەویش کە depressed mood باشە میزاجی ئەڵێ میزاجم سفرە میزاجم زۆر کەم بێ میزاجم باشە وازم لێ بێن یان ئەوە تاوتمان خۆشی چێژ لە هیچ شتێک نابێن ئەبێ ئەو پێنجەی کە باسمان کرد واتە بۆ نمونە depressed mood بێ واتە میزاجی زۆر کەم بێ لەگەڵیشیا کەم خەو بێ لەگەڵیشیا هەز بە تاوانباری خۆی بکات بۆ نمونە لەگەڵ ئەوەشە بێ ینی بیری خۆکوژی بەمێشکا بێ ئەم پێنجەی تیا بێ بەس گوتمان یەکێک لەوەی ئەو دوانەی یەکەمی تێدا depressed moodی تێدا یان ئەوە تا ئەنهیدۆنیا ئەبێ تێدا بێت ئەمە خاڵی ئەی تەنها لێرەیە کۆتایی نایە ئەبێت چەند خاڵێتی شەیە ئەبێ بۆ دیاریکردنی نەخۆشیەکە ئەبێت بوترێ ئەڵێ the symptoms cause clinically significant distress or impairment in social, occupational and other important areas of functioning واتە هەروە بە ئاسانی وازی لێ ناین بۆ ئەوەی نەبین بە پۆلیسی چۆنەڵێ ڕەفتاری خەڵک هەر کەسێک تۆزەوتی بێتاقەت منازام چی بڵێن خەمۆکی بۆ ئەوە هەر کەسێک هاتە لامان و یەک دوو نیشانەی هەبوو یەکسەر ئەمە بڵێن وەخوا خەمۆکی با دەست پێ بکەین یەکسەر عیلاجت بدەینێ با دەست پێ بکەین نازانم چی ئەبێ ئەو کەسە بەڕوونی تووشی ناڕێکی بوو بێ لە ژیانیا و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کار و پیشەوە باشە لە هەموو بوارەکانی ژیانە هەستەکەی فانکشنی لە دەستداوە واتە ئەرکی خۆی لە دەستداوە لە دایرەیە ناتوانێت داوام بکە لە ناو خێزانە ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە باشە ئەبێ ئەم خاڵی تێدا بێ وتمان بۆ ئەوەی کەوا نەبین بە پۆلیسی بیرکردنەوە و ڕەفتاری خەڵکی هەروە کەسێکمان دۆزیەوە هەندێک نیشانەی تێ بۆ بڵێن ئەمە ئێڵا دیپرێشنی هەیە خەمۆکی تێدایە و دەست پێ بکەین بە نووسینی عیلاج و دەرمان طبعاًەوە دکتۆرەکان کە خۆم پزیشکم و ئەوە زۆرەوە بینم باشە خاڵی سی The episode is not attributable to the physiological effects of a substance or another medication condition. يعني ئەو کەسە نابێ بۆ نمونە ماوەیەکی زۆرە مادەی هۆشبەر یان کوحوڵە خواتەوە یاخود تووشی نەخۆشیەک بووە باشە بەهۆی ئەو نەخۆشیەوە وای لێ هاتووە بەڵام ئەوەی زۆر گرنگە کە باز بکرێ من ئەم حاڵەتە تۆزێک ناڕوونیتیایە ئەم خاڵە کەوا DSM ئەو کتێبەتیدایە یعنی ئەی باشە کەسێک مادەی هۆشبەری بەکارهێنا خەمۆکیش بوو خۆ لە کۆتای هەر خەمۆکە یعنی ئەم خاڵە تۆزێ قسەی تێدایە ینی قسەی لەسەرە هەندێک لە مامۆستاکانمان لە چۆنەڵێ لە خوێندنی باڵا ئەوانە تۆزە تێبینیان هەیە لەسەر ئەمە لە زۆر شوێنی تیش بوونە لە وڵاتی کەش ئەمان بیستووە لە هەندێ ڕیسێرچ و ئەوانەیە هەروەها خاڵی دی ئەبێ ئەو حاڵەتی کەوا تووشی بووە لە خەمۆکی ئەنهیدۆنیا واتە چێژ نابینێ لە هیچ شتێک بە نیشانەکانی شیزۆفرینیا
شیزو ئەفێکتیڤ شیزۆفرینی فۆرم ئەوانەی کەوا پەیوەندی بە شیزۆفرینیاوە هەیە لەبەر هەندێ نیشانە هەیە لە شیزۆفرینیاشا هەیە و لە دیپرەشنیشا هەیە نابێ ئەو خاڵانە یعنی بەوانە جیا بکرێتەوە یعنی کەسێک بێ هەست بکەین کەوا شیزۆفرینایەتی و هینێکی ئەوەی هەیە کۆمەڵی نیشانەی ئەوەیە و هەروەها دیلۆژنال دیزۆردەر کە کۆنیشانەکانی وەهمە تەوەهومە و هەروەها ئەو حاڵەتانەی تر کە پێوترە سایکۆسس کۆنیشانەکانی سایکۆسس بە شێوەیەکی گشتی یعنی نابێ ئەوە بێت بەهۆی ئەوە وای لێ هات بێ یعنی ئەبێ ئەو خاڵانەی کە خۆمان باسمان کرد ئەوە بێت لە کۆتاییە there has never been a manic episode or hypomanic episode ئێمە نەماوت ئەکیسکاڵ ئەو زانە لوبنانیە بە ئەسڵ ئەرمەنیە کە لە ئەمریکا بوو کۆچی دوایی کرد نابێت کەوا ئەو کەسە تووشی مانیا بوو بێت واتە فترەیەک لە تەمەنی باشە فترەیەک لە خەمۆشیەکەی مانیا بوو واتە ئەو حاڵەتی کەوا لە دووجەمسەریە ڕووەدا کە ئەویشەوەی بۆ ماوەی هەفتەیەک ئەو کەسە خەوی کەمە جوڵەی زۆرە بێقەرارە زۆر بێقەرارە یعنی ئەگەر قسە زۆرەکە ڕەفتاری سێکسی گەلێ زۆرە پارە زۆر سەرفەکە یعنی بە هیچ جۆرە خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێت نابێ ئەوە بێ ئەگەر شتێکی ئەلەو بابەتە ڕوو بدات ئەوە یەکسەر ئێمە ئەڵێن ئەمە دێتە چیەوە ئەچێتە بابەتی دووجەمسەریەوە یەکسەر لە کۆنیشانەکانی خەمۆکی گەورە دەرەچێت یعنی ئەو خاڵانە گرنگە یعنی ئەمە وتمانەکەم شتە بێ ئەو پێنج خاڵی سەرەوەی لەو نۆ خاڵە پێنج خاڵی تیا بێ وە گرنگە یەکێ لە خاڵەکانی یەکەم و دووەم تێدا بێ دووەم شت وتمانە بێ لە ڕووی وەزیفەی پیشەییەوە و خانەوادە و کۆمەڵایەتی کێشەی بۆ دروست بێ نەتوانێت جێبەجێیانکە نابێ مادەی هۆشبەر یاخود کحولی خوارد بێتەوە بەهۆی ئەوە وای لێ هات بێ وتمان نابێ تەداخل بکە لەگەڵ نەخۆشیەکانی شیزۆفرینیا و شیزۆفرینی فۆرم و ئەوانەی کە پەیوەندی بە سایکۆسەوە هەیە کە سایکۆسمان باس کردوتمان کە وەهم و هەلوەسەیە و ڕەفتاری نابەجێیە و هەروەها تیشمان نابێ بە هیچ جۆرە لەو ماوەیە یەک ئەپیسۆد یەک نەوبەی مانیکی توش بوو بێ ئەگەر یەک نەوبەی مانیای توش بوو بێ واتە شەیدایی یاخود کە پێوتر شێتی یان شەیدایی ئەو یەکسەر لە دیپرەشن دەرەچێت لە کۆنیشانەکانی خەمۆکی دەرەچێت وەکسەر بڵێن ئەمە دووجەمسەریە یەکسەر یەک جاریش ڕوو بدە باشە بۆیە نووسێتی there has never been ئەبەد هەرگیز نابێ ئەوەی تێدا بێت ئەمە بابەتی مەیجەر دیپرەسیڤ دیزۆردەر ئەمەش بە شێوەیەکی کورت و خاڵەکان نووسراوەتەوە ئەو نۆخاڵی کە باسمان کرد depressive mood anhedonia weight loss or weight gain insomnia hypersomnia psychomotor agitation or retardation ئەمانە ئەیڵێمەوە بۆ ئەوەی کەوا وردە ئاشتاییتان هەبێ بە دەستەواژە پزیشکیەکان fatigue diminished ability to think or concentrate recurrent thought of death and suicide باش اینجا دێینەوە سەر بابەتێک کە لە ڕووی کلینیکیەوە ئەوەی کە پێشتر باسمان کرد زیاتر لە ڕووی تیۆریەوە بوو ئەلێرە باسی ئەواکەن لە ڕووی کلینیکیەوە جیاوازی خەمۆکێک لەگەڵ کەسێکە خەمێکی کاتی هەیە چییە لە خەمۆکە ناکارایی ئاشکرا و ڕوون لە کەسەکە بینێنی ئەوەی کە وتمان کەسەکە بە ڕوونی پێوەی دیارەکەوە ئەمە نەچێ بۆ دەوام نە کارەکانی جێبەجێەکە دووهەم شت باش نەبوون لەگەڵ گۆڕینی کار وەرگرتنی پشویان کات بەسەر بدەن ئێمە بۆ نمونە ئەگەر خەمبار بین حاڵەتێکی ناخۆشمان بەستەرا بێ
ئەگەر برادەرێ بێ ئاوەرە بڵێ داوەتم کردووی با بڕین لە شوێنێ نانێکی خۆش بخۆین، ئەڵێن ئەوە هاتم، یعنی یەکسەر ئەگۆڕین ئەو خەمە جێ ئێڵین، یان دانیشتێکی خۆشە بێتە ئەڵێ خەمە واز دێ بێنە با بڕین دانیشی بۆنەوە چۆنەڵێ ئەوەمانەی بەس خەمۆکەکە ئەڵێ بە هیچ جۆرە من هەر نایم هەر بیریشی لێ مەکەرەوە، یان لە کارایە بۆنە پێی بڵێ وەرە ئەم کارە بگۆڕەوە بڕۆ بۆ خۆت پشوو بدە، دوای ماوەی دێتەوە بۆ نمونە خەمێکی ئاسایی بێت خەمێکی کاتی بێت شوێکە دات و دوای دێت وەڵای نەما گوێزی ساغم دەست پێ بکەینەوە، بەڵام خەمۆکەکە نە هەر وازی لێنێ و کە پشوەکەی دێتی هەر نایەتەوە. دواتر نەخۆش خۆی هەز بە جیاوازی دەکات، یعنی ئەمەش لەو جۆرە خاڵانەیەکەوە تۆزێک ینی کە بە ئینگلیزی پێوترێ فەیکە، ینی تۆزێ ناڕوونە چۆن ینی نەخۆش خۆی هەستی پێ دەکات، ینی لە نەخۆشە پرسیڵی خەمباریڵێ خەمبارم بێزاری بێزارم، ینی زۆر ئەو خاڵێکی ئەو نەهێنیە. وە هەروەها چوارەم خاڵکەیە ئەمەش گرنگە، هەندێ جار لە هەندێ نەخۆشی خەمۆکە کە ئێمە خۆم بینی ومە هەیە خێزان لە ڕووی خێزانیەوە وات، یعنی ئەڵێ ئامۆزایەکشم وایە کەس ینی من بڵسەبەت کەیسی وان بینیوە ئەڵێ چەند کەسیان هەر هەوڵی خۆکویان داوە تیاندا بۆ نمونە سەرکەوتوش بۆ خۆشی کوشتووە، یعنی هەستەکەی جۆرێک لە حاڵەتی جێنێتیکی و خێزانی لەو خێزانەیە هەیە. بۆ ڕوونکردنەوەیکی زیاتری خاڵی دووهام بۆ زیادکردنی بابەتەکە زیاتر ڕوونکردنەوەی بابەتەکە دوو جۆر نووسراوە but another view to a problem. ئایا ئێمە نەخۆشەکانمان ئەوانەی کە دێن و باسی خەمەکان باسی بێزاریەکان ئایا ئێمە یەکسەر پێیان بڵین MDD Major Depressive Disorder واتە پێ بڵێن ئێوە کۆنیشانەکانی خەمۆکی گشتی خەمۆکی گەورەتان هەیە، یان بڵین میزری، یان بڵین تۆ بۆ نمونە قستێکی زۆرت لەسەرە قەرزاری لە ڕووی کۆمەڵایەتیەوە برادێکی زۆرت نییە لە ڕووی کار و پیشۆ پێش ناکەوی ئاوها لە مەوزوعەکە بڕوانین، یان بەو جۆرە لێ بڕوانین کەوا بڵین یەکسەر بڵین وەرە بە مەیجەر دیپرەسیڤ دیزۆردەرێکت پێوە بنووسێنین باشە و هەروەها دەست پێ بکەین عیلاج بۆ بنووسین. بەڕاستی ئەم دوو تێڕوانینە زۆر گرنگە، ئێمە وەکو پزیشک بەتابەتی ئەمە بۆ ئێمە پزیشکە پزیشکی دەرونی زۆر زۆر گرنگە ئەو باڵانسە ڕابگرین، یعنی هەر کەسێک هات پێشتیش باسم کرد مەیجەر دیپرەسیڤ دیسۆردەرێک نەکەین بە چۆنەڵێ باڵایە بیکەینە جلێک و بیکەینە بەری بڵێن ئەمە بۆ تۆ کراوە وەرە ئەم عیلاجانە بەکاربێنە، یان با جۆرێکی تر تێڕوانینێکی تر لە مەوزوعەکە بڕوانی. کەسێکە تووشی هەزار بەدبەختی بووە کۆمەڵێ موشکلەی هەیە لەگەڵ خانەوادەکەیە ناگونجێ باشە تەمەنێکی بەڕێ کردووە و کۆمەڵی قەرزاری بەسەرەوەیە قستێکی زۆری بەسەرەوەیە ئیتر مەشاکلی کێشەکانی ژیان ئەم جۆرە تێڕوانینە تێڕوانینێکی جیاوازە تۆ بێ جۆرێک لە داینامیکیەتە تیابێ بۆ چارەسەرکردن زیاتر ئەوەی تر کە حاڵەتێکی جینیتیانێ یاخود زیاتر مزریە واتە بەدبەختیە بە کورتیەکەی جۆرێک لە سایکۆتێراپی لەگەڵا دەست پێکەی باشە واتە چارەسەری دەرونی لەگەڵا دەست پێکەی وردە وردە ئەو گریانەی کەوا تووشی بووە ئەیکاتەوە وردە وردە ڕێگە چارەی گونجاوی ئەدەیتێ ئەچێتە پێشەوە. بەڵام ئەگەر بێت و یەکسەر
مەیجەر دیپرسیڤ دیزۆردەرێک وەک جلێک بکەیتە بەری و بڵێ ئەمە بۆ تۆ کراوە، خێراش یەکێ لە دەرمانەکانی بۆ بنووسی یەکسەر تۆ ئەگەیتە بنبەست، یعنی ڕێگەکە تەواو داخرا. باشە، ئەمە جۆرێک لە تێڕوانین بۆ بابەتەکە. دوای دین ئێستا باسی مەنیجمنتەکەین کە چارەسەرە. خۆتانزانن ئێمە زۆر زەم و چۆنەڵێ قسەمان کرد لەسەر دەرمانەکان و بە خراپە ئێستا کە خۆشم پزیشکم، بەڵام ئەوەمان لەبیر نەچێت دەرمانەکان ڕۆڵی باشیان هەیە، بەڵام بۆ کەیسی خۆی، بۆ کەیسی خۆی بە ڕێژەی خۆی. و بەم جۆرە هەر بۆ ئەوەی ناوەکان شارەزا بن دێنە ناو ئەم بوارەوە، ئێمە کۆمەڵی دەرمانمان هەیە کە لە مەجای دیپرێشنە و هەروەها لە مەجای ئەنگزایەتیە، واتە لە خەمۆکی و لە دڵەڕاوکیە بە شێوەیەکی گشتی بەکارێنی. یەکەم شت ئێمە کۆمەڵی دەرمانمان هەیە کە پێوترێ SSRI سیرۆتۆنین ڕیئەپتەیک ئینهیبیتەرز. ئەمانە ئیش لەسەر سیرۆتۆنینەکەن، یعنی یەکێ لە تیۆریاکان لە مەجای خەمۆکیە ئەڵێ ئەمە مشکلە لە سیرۆتۆنینە، لە کەمی سیرۆتۆنینە هەیە، واتە ئەو گێنەرەی کە ناوی سیرۆتۆنینە کەمە. بۆیە ئێمە چیەکەین؟ ئەم مادەیان ئەدەینێ، ئەم دەرمانە کە ناوەکانیان بۆ نەسێرترالینمانەیە، ئێسیتالۆپرامانەیە، فلۆکسیتینمانەیە، پارۆکسیتینمانەیە، ئەم ناوانە ئیتر گوێتان لێ بێ و ئەیبیستن ئێوە: سێرترالین، ئێسیتالۆپرام، فلۆکسیتین، پارۆکسیتین، فلوڤۆکسامین. ئەمانە ئیش لەسەر سیرۆتۆنینەکەن. کۆمەڵی مادەی ترمان هەیە کە ئیش لەسەر سیرۆتۆنین و نۆرئێپینفرینەکەن، کە ئەمەش هەر هەندێک ناو هەیە جۆتان لێ بێ باشە، کە دۆلۆکسیتین بۆ نمونە، ڤێنلافاکسین، دیسڤێنلافاکسین، ئەمانە و هەروەها مێرتازاپین. ئەمانەتان گوێ لێ بێ کە بەکار دێت لە حاڵەتی خەمۆکی و هەندێک جار لە حاڵەتی دڵە ڕاوکێشە. و کۆمەڵی ترمان هەیە پێوترێت ترایسایکلیک ئەنتیدیپرەسان، کە ئەمیش کۆمەڵی مادەن بە تایبەتی ئەمیترپتلین و کلۆمی پرامینمان هەیە کە لە بازاڕە ڕەنگە گوێتان لێ بوو بێ ئەمیترپتلین پێوترێت ترپتیزۆل ناوە تیجارەکەی، کلۆمی پرامینش ئەنەفرانیلە، ئەکید زۆربەتان بیستوتان ئەنەفرانیل زۆر باوە بۆ OCD، بۆ شڵەژانی OCD بەکاردێ، بۆ دڵە ڕاوکێ بەکاردێ، بۆ خەمۆکیش بەکاردێ. و هەروها کۆمەڵێکی تریشان کە پێیانەوترێ ماو ئینهیبیتەر، ئەمانە ئێستا زۆر بەکەمی بەکاردێن، لەبەرەوە هەر هیچ شتێکم لەسەریان نەنووسیوە. و حاڵەتێکی شتێکی دیریشمانەیە کە ئەویش ئۆگمنتیشنە، واتە هەندێک جار ئێمە دەرمانەکان، دەرمانی خەمۆکی لەگەڵ دەرماوی بۆ نمونە ئەوەی بۆ بایپۆلەر بەکاردێ، یان ئەوەی کەوا بۆ شیزۆفرینیا بەکاردێ، بەڕژەیەک ئۆگمنتیشنی بکەین، یعنی بەیەکەوە بەکاریان دێنین. ئەوەش چۆنەڵێ سکێجوڵ وەهینی خۆی هەیە، خشتە و بەکارهێنانی تایبەتی خۆی هەیە. ئەوەی کەوا زەڕورە ئێمە لەمە دوابێ چارەسەری دەرونی و سایکۆلۆجیا لە وڵاتی ئێمە ئیشی لەسەر بکەین. ئەویش بابەتی چییە؟ سایکۆتێراپیە. خاڵی بینوچوومە نەن مێدیکیشن تریتمنت مانجمنت، یعنی جگە لە دەرمان ئێمە چی ئەتوانین بکەین؟ جگە لە دەرمان وەکو دەرمانی ئەوەی کەوا بەکاردێ، ئێمە ئیسیتیمان هەیە چارەسەر بە کارەبا، بە تەزووی کارەبا، کە ئێمە هەفتانە لە نەخۆشخانەکانی خۆمان بۆ لە نەخۆشخانەی دەرونی هەولێر ئەوە بەکاردێنین بۆ ماوەی ئیتر بەپێی نەخۆشەکە هەیە 3 جەلسە هەیە، 4 هەیە،
هەتا 6 و 7 شەڕا بۆ نمونە بەکاردێنین و زۆر جاریش نەخۆشەکان ئیسفادەی لێەکەن و ئەوەشی کەوا زۆر زۆر گرنگە کە باسی بکەین ئێوە وەکو کەسانێک کە لەم بوارەیان و ئەم ڕۆشنبیریە بڵاوکانەوە هیچ زەرەرێکی نییە چارەسەر بەکارەبە باشە هەتا ئێستا هیچ ڕیسێرچێک هیچ لێکۆڵێنەوەیکی زانستی نییە کە بڵێت خانەکانی مێژ بۆ نمونە لە ناوبات هەتا ئێستا هیچ ریسێرچێک نییە و چارەسەرێکی زۆر زۆر کارەیە بۆ جەماعەتی شیزۆفرینیا بۆ ئەو کەسانی کە خەمۆکییانەیە بە دەرمان چارەسەر نەبووە تەڵەن ECT واتە چارەسەری کارەباییێکە لەو شتانێکەوە لە کۆتاییە پشتی پێبەستین بەڵام هیچ کێشەیەکی نییە زەرەری نییە ئەمە چارەسەر بەکارەبا ECT دووهەم شت لە خاڵی بیە سایکۆثێراپیەکەوە ئیشی ئێوەیە نەک ئەوەی بڵێم ئیشی ئێمە نییە وەکو پزیشک ئیشی ئێمەیە لەبەرەوەی ئێمەش ئەگەر نەتوانین سایکۆثێراپیەکی تەواو بکەین ئەبێ هەندێک لە چۆنەڵێ وردە تەکنیکەکانی سایکۆثێراپی لە ناو جەلساتی لە ناو ڤیزیتەکانە لە ناو کلینیکەکانە بەکاربێنین یعنی ئێمە لەگەڵ دکتۆرێکی باتنیە یاخود دکتۆرێکی جومگە و ئەوەیە نابێ هەمان بەرخوردمان هەبێ لەگەڵ نەخۆشە یعنی ئەو چۆن ئەڵێ کۆتێشێ و چیتەوە ئەوە بە چەند دەقەیەک و کۆتایی پێدێنێ ئەگەر ئێمەش ئەوە بکەین ئەوە بەڕاستی ئەوە زۆر خراپە یعنی ئەوە زۆر نازانستیە بۆی ئەڵێم ئێمە سایکۆثێراپی ئەگەر نێشیکەین پێویستە کۆمەڵێک لە وردە تەکنیکەکان لەو مەجالەیە بەکاربێنی یعنی CBT بۆ نمونە Cognitive Behavioral Therapy یعنی من ناتوانم و دکتۆرێک ناتوانێت 50 دقە تەرخانکە بۆ نەخۆشێک CBT بۆ بکە ئەگەر 100% CBT وەرگرت بێ و CBT باش بزانێ ناتوانێت مەگەر هەندی ڕۆژ تەرخانکە بڵێ من بەس CBT یەکەم بۆ نمونە ئەمە یەکەم جۆری چارەسەری دەرونی دووهەم behavioral activation طبعا ئەم behavioral activation زۆر زۆر شتێکی ضرورە و نوعا ما بە هەندێ یعنی کاونسلینگ یان ئامۆژگاری سەرەتایە توانی دەست پێ بکەی هەر کەسێکەوە سایکۆثێراپیەکە ینی لەگەڵ CBT-ەکە ئەمانە بکە بۆ نمونە هەندێ شتی هینە ڕۆتینی ژیانە پێی دەڵێ بۆ نمونە هەموو ڕۆژێک بۆ نمونە هەوڵ بدە دووشێک وەرگری بۆ نمونە باشە خۆشوەردنێک بکە بۆ نمونە کارە ناتاو کراوەکانت تەواو بکە بۆ نمونە پەیوەندی کۆمەڵاتەکانت یعنی ئەمانە بەناو پێڵێ بکە بۆ نمونە سەردانی هاوڕەکان بکە بۆ نمونە تەلەفۆن بۆ خزم و کەس و هاوڕێت بکە یعنی ئەمانە هەر وەکو چۆن ڕۆتین ئەمانەی پێڵێ ئەمانە زۆر گرنگە یعنی ئەزانم بێتاقەتی ئەزانم وەزعەت خراپە ئەزانم هینە بەس ئەمانە هەر بکە بۆ نمونە ئافرەتێکە لە ماڵەوێ قاپەکان بشۆ ماڵەکەت پاکێرەوە بۆ نمونە ناوماڵەکە ڕێککە یعنی ئەمانە پێوترە behavioral activation یعنی ئەم ڕەفتارانە هەر بکە باشە هەموو ڕۆژێ چۆنەڵە گرنگی بە ڕوخساری خۆ دیدا ئەمانە هەر زەرورە ئەمە یعنی لەگەڵ CBT ئەگەر CBT شەکەی ئەمە بکە لەگەڵە interpersonal psychotherapy interpersonal therapy جۆرێکە لە سایکۆثێراپی کە پێوترێ پەیوەندیت لەگەڵ ئەوکانی کەیە و هەروەها سۆشیال سەپۆرت کە هەموو نەخۆشێکی دەرونی و هەروەها هەموو نەخۆشێک غەیرە دەرونیش نەبێت زۆر گرنگە ئێمە دەوروبەر
چۆنەڵێ پاڵپشتی بین لە نەخۆشیە دەرونیەکانە زیاتر و زیاتر. باسی ئینتەرپێرسۆناڵ واتە سایکۆتێراپیمان کرد، ئینتەرپێرسۆناڵ سایکۆتێراپیمان کرد، یعنی ئەو سایکۆتێراپیکەوە تاکید لەسەر پەیوەندیەکان ئەکاتەوە. ئێمە کەسێکمان هەیە بە ناوی جۆرج ڤەلەنت، ئەو نووسینەیەکەوە لێرەیە دامناوە، ئەوە هیچ جۆرج ڤەلەنتە نووسیوێتی. ئەم وتە جوانەی هەیە زۆر گرنگە. ئەم جۆرج ڤەلەنتە کتێبی هەیە و پرۆفسۆرە لە هارڤارد و ینی نووسەرێکی زۆر گەورەیە لە مەجای سایکاتریا و بەشدارە لەوەی کەوا لە دنیاە لەسەر سایکاتری، لەسەر نەخۆشی دەرونی و چارەسەری دەرونی و ئەوانە ئەوترێ. ینی ئەم ناوە با بزانن. جۆرج ڤەلەنت ئەڵێ the limbic system was neurobiologically designed to be comforted by friendly people, not by chemistry. ئەڵێ ئێمە وتمان لیمبیک سیستممان شوێنی چییە؟ شوێنی ڕێخستنی میزاجە. ئەوە نەبوتمان لیمبیک داینسیفالۆن دیسفانکشن ئەگەر لایەتان بێ. ئەم ئەڵێ لیمبیک سیستمی ئێمە باشە ئەو شوێنی کە لە مێشکمانایە کە پێوتێ لیمبیک سیستم دیزاین کراوە لە ڕووی نیۆرۆبایۆلۆجیەوە، لە ڕووی بایۆلۆجیەوە وا دیزاین کراوە کە بەچی چاک بێت بە هاوڕێ باشەکان، بە هاوڕێ دڵسۆزەکان، بەو دانیشتنە هاوڕێیانەی کەەوە هەیە ئەیکەین لە بین یەکا، نەک بەهۆی دەرمانەوە. یعنی دەرمان چیمانەداتێت؟ تەنها چۆنەڵێ حاڵەتێکمانەداتی ئەڵێ فەرموو دەست پێ بکەرەوە، دەست پێکێکە، دووبارە دەست پێکردنەوەیەکە، ینی چانسێکمانەداتێت دەرمان. بەڵام چاکردنە ڕئیسیەکە ئەساسیەکە ئەوەیەکەوە by friendly people, not by chemistry. باشە لەسەر جۆری دووەمی سایکۆتێراپی کەسێکمان هەیە بە ناوی مایکل یاپکۆ. ئەم مایکل یاپکۆیە کە ئەم پیاوە کە وێنەکەی دیارە و کتێبێکیشی هەیە لەسەر ئەو بابەتە کە کە depression is contagious، ئەوە یەکێکە لە کتێبەکانی. breaking the pattern of depression ئەوش کتێبێکی ترە، قسەیەکی زۆر جوانی هەیە. ئەم پیاوە PhD هەیە لە کلینیکال سایکۆلۆجیا. باشە ئەم قسەی زۆر کورتە بەڵام زۆر ئەوەیە زۆر گرنگە. dare to be superficial. dare واتە جورئەت بکە کەوا سوپەرفیشیال بی. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەم جۆرە سەقافەتە لە هەندێک کەسا دروست ئەبێ، بە تایبەتی ئەوانەی کەوا ئەبن بە خوێنە یاخود جۆرێک لە جدیت لە خوێندن یان لە ئیش لە ئەوانیان هەیە، ئەبێ ئەم وتەیە چۆنڵێ پێیان بڵین و بۆیان باس بکەین. ئەویشەوەی هەندێک جار مرۆڤ ئەبێ ڕووکەش بێ. هەندێک کەسەی ئەڵێ زۆر زۆر ڕووکەشانە، زۆر زۆر سەطحی، چۆن نوکتەکانت بۆ نونە سەخیفت نازانم چی. یعنی ئەو جۆرە سەخافەتە هەندێک جار ئەو جۆرە چۆنەڵێ ڕووکەش بوونە زەڕورە. هەندێک جار ئەویش هەندێک جار تۆ کەوتیتەتە ناو چاڵێکەوە، هەموو وەزعەکە ناخۆشە، هەموو وەزعەکە بەرەو ڕووی ئەوە ڕوا کە خەماوی بێ، توش خەمۆکی بکە. برادێکت دێڵێ هەستە با بڕین پیاسەیە بکەین، لەوێ تۆ بە حساب ئەتەوێ هین بی، جددی بیت و لە مۆزعەیە کێ تاقەتی ئەوە هەیە بڕوا پیاسە بکە. کە برادێک پێێتەڵێ با بڕین خواردیی خۆشەی با بیخۆین، نازانم با بڕین مەما فڵان برادەر، تۆشڵی کێ تاقەتی ئەوە هەیە. لێرەیە ئەبێ ئەم دەستەواژەیە بینەوە پێش چاوی خۆمان دێر و 24 ڕووکەش بە. باشە
ئەڕۆیتە شوێنێک هەر قسەکانیان زۆر زۆر مشکلە نییە بێمانایە، بەس تۆ لەو چاڵێکەوە خەریکە بۆ دروستە بێ وردە وردە چاڵەکە قوڵەکەیتەوە دەرچۆ و دێر تو بی سوپەرفیشیاڵ. ئەمە با کۆتا قسەم بێت و گوێمان لە سەرنج و دیدگاکانی ئێوەش ببێت و پرسیارەکانتان. هەوسە جان بەڵێ. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. جۆم لە دەنگتە بفەرموو. دەستە خۆش بێت ساحب فەرموو بێ ماندوو نەبی. ئێوە ماندوو نەبن دەستی ئێوەش خۆش بێ. ڕاستەکەین بە زۆر لەسەر بابەتەکە نەڕۆمە ئەو سەرنجۆ تێبینیانی کە ئەمە بەڵام یەک پرسیارەکەم بۆ نمونە ئەو نیشانانەی کە باست کرد لە کەسێکەوە من بەتابەت لەسەر خەمۆکی قساکەم ئەو نیشانانەی کە باست کرد لە کەسێکەوە خەمۆکی هەیە ئایا مەرجە ڕاستەوخۆ دەستنیشانی نەخۆشیەکە بکەی یاخود گرفتەکە بکەی ڕاستەوخۆ بە خەمۆکی لە قەڵم دێ بۆ نمونە زۆر جار هەیە بە حاڵەت تێپەڕین ئایا ئەو حاڵەتش هەر بەشەکە لە خەمۆکی ینی توەکری ڕاستەوخۆ بە کەسێک بڵێ بەڵێ ئەوە نەخۆشی خەمۆکی هەیە یاخودەوە بوویتە گرێلەی مەبەستی من ئەوەیە ئایا چەند گرنگە تو لە بڕیاردان لەسەر نەخۆشیەک هەستیار بی لەوەی کەەوە ڕاستەوخۆ دەستنیشانی نەخۆشیەکە بکەی. زۆر باشە لێ تێگەیشتم جەنابەت نازانم لە سەرەتای بابەتەکەەوە لەگەڵمان بووی یان سەرەتاکیان لە کێشە هەبوو نازانم. بەڵێ ئێمە باسی ئەومان کرد DSM-5 کە ئەو کتێبەیە کە نیشانەکانی خەمۆکی و هەموو نیشانەکانی نەخۆشیە دەرونیەکان دیارەکە تەئکیدی لەسەر ئەم خاڵانە کردوێتەوە کەوا باسمان کرد. باشە وتمان ئەو نۆخاڵە پێنجی تێدا بێ بە تایبەتی ئەوە یەکێ لەو دوانە یەکەمی تێدا بێ. باشە میزاجی کەم بێت میزاجی زۆر لە خوار بێت دووهەم شت چێژ لە هیچ شتێک نەبینێ یەکێ لەوانەیە دەبێت یابێ. باشە ئەوە پێنج دانە ئەوە یەکەم خاڵە یعنی ئەوە یەکەم مەرجە پێنج لەوانە ئەمە یەک هەروە ئاسانی ئیشەکە. دووهەم شت وتمان چی ئەبێ سۆشیال ئیمپێرمنت ئۆکیوپیشنال ئیمپێرمنت واتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەتوانێت پەیوەندەکانی بەردەوام بکە یعنی لە نزیکترین برادەری کە خۆشەویستی بوو بەیەکەوە دەرەچوون و نازام چی ئەوە ناتوانێت بەردەوام بکە لە ئیشەکەی هەڵێ ئیتر ناتوانم ئیش بکەم. باشە ئەمە خاڵی دووەم. سێم خاڵوتمان نابێ بگەڕێن نابێ مادی هۆشبەری بەکارهێنابێ نابێ کوحولی خوارد بێتەوە. باشە ئەوە سێم. چوارەم ئەو نیشانانە شیزۆفرینیاوانە نەبێت. پێنجەم نابێت بە هیچ جۆرێک تووشی مانیا بوو بێت. باشە یعنی ئەم خاڵانە هەروە ئاسان نییە خۆتەزانی بابەتی فانکشن واتە بەڕێکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان و ئەوە تو هەرچەندێک خەمباربی ئەو خۆرەی بۆ دەوام لە دەوام بۆ لێت دەپرسم چی وەڵای بێزارم و یەک کۆڵی مشکلم هەیە بەس هەرە ڕێی بۆ دەوام. باشە هەرچی سەردانی ماڵی مام تو ماڵی خاڵتەکەی وانە لەگەڵ ینی برادرێت تەلەفۆن بۆکە هەر قسەیشی هەر لەگەڵاکەی هەر لەگەڵ ئەدوێ بەس کە ئەمانەت ینی هەموو نامێنێ ئەو کاتە ئەوەکە مەجر دپرسیڤ دیزۆردەرت هەیە و بەم جۆرەیە ینی هەروە ئاسان نییە دەستنیشانکردنی ئیشەکە وەکوتمان بۆی نەبین بەچی نەبین بە پۆلیسی ڕەفتار و بیرکردنەوەکانی خەڵک ئەگەر وابێ هەروە دیپرێشن تەوزیعەکەین و چۆنەڵێ ئەنگزایەتی تەوزیعەکەین و هەر کەسێ بینن و چۆنەڵێ ئەوەی تەشخیصەیە دەینێ. دکتۆر ژان یەک تێبینی زۆر بچووک ینی بۆ نمونە زۆر جار هەیە خۆشمان بەو حاڵەتانە بە کۆمەڵێک لەو حاڵەتانە تێپەڕین ئەکرێ ئەوش ناو بنێ بۆ نمونە ئەگەر یەکێک لەو مەرج یەکێک لەو خاڵانی کە باست کرد ببێتە هۆی ئەوەی کەوا خەمۆکیەکی کاتیمان هەبێتن پێیدا تێپەڕ بووبوون.
ناکرێ نایە بینین وەکو نەخۆشی تۆ ئەتوانم بڵێم باش ئەو ناتوانین بڵێ ناوی بینین خەمۆکی ئاسەیکە ئەوەی کەوا نووسیمە but another view to a problem major depressive disorder versus چی misery یعنی تۆ ناوێنەی میزری کاکەن تۆ لە بەدبەختیە کای ئەم بەدبەختیە ئەم ناخۆشیە ئەم خەمە بەس هێشتا نەبووەتە major depressive disorder یعنی سایکۆتەراپیەک وەرە نەک سایکۆتەراپی دوو برادەری دڵسۆز چۆنەڵێ هاوکاریەک نازانم چی تۆ دەرەهێنێلەوە باشە بەس ئەوەکەی تر نەماوت هەر پێ بڵێ بەرە باوچین دانیشتێکمانەیە هاوکاریەکەت بکەین هەر هەڵێ وازم دێبێنن لە ماڵەوە بووم یعنی نایەتە دەرەوە دەستە خۆش بێتن دکتۆرمانم کردین سەلامەت بێ و لە خزمەتتای سلااو عفوا دەنگم دێ بەڵێ دەنگت دێ بفەرمە سەرەتا دەستخۆشی لە جەنابەت دەکەم من پرسیارم سەبارەت بە جەنابەت باسی خەمووکی بۆ ماوەیت کرد واتە خەمووکی کە لە ڕۆی خێزانیەوە بۆمان مابێتەوە من خۆم ئەو حاڵەتەم بینیوە چ خەمووکی تند بێتن کەوا بگاتە ڕادەی خۆکوشتن و هەروە خەمووکی ئاسایش پرسیاری منەوەی ئایا دەتوانین چارەسەری بکەین مەبەستم لە چارەسەری نەهێڵین ئەو خەمووکیە لە نەوە لە دوایینەوە یاخود بتوانین نەهێڵین ئەگەر بتوانین چۆن دەتوانین واتە ڕێکارەکان چین بۆەوەی بتوانین خەمووکی بۆ ماوەی نەهێڵین پرسیارەکە زۆر جوانە بابەتێک هەیە کە لەبەر کاتەکە من باسم نەکرد بەڵام مادام پرسیارە هاتە پێشەوە باسی یەکەم ئەم باسی نەوبەیەکی ئەوەمان کرد خەمۆشیمان کرد باشە ئەوانەی کەوا نەوبەیەکی خەمۆشی ئەگرن نەوبەیەکی خەمۆشی تەواو بە کرایتیریا بە نیشانەی تەواوی خۆی ئەوەی کە باسمان کرد یەک لەسەر سێیان هەر ئەو جارەیە و تێدەپەڕێنن یعنی یەک لەسەر سێی ئەوانەی کەوا نەوبەیەکی خەمۆشی ئەگرن تێپەڕێن و لە هەموو ژیانیان تووشیان نابێتەوە بەڵام دوو لەسەر سێکەی تریان بە احتیمالێکی زۆرەوە نەوباتی تریان تووشە بێت تا 5 بۆ 6 نەوبەی خەمۆش بەڵام خەمۆکیەک کەوا بنچینەی جنتیکی هەبێ ئەمە چۆن ڕێگری لەکەین لە مستەقبەلە کە ئەمە چۆنەڵێ باسێکی درێژخایەنی مرۆڤایەتیە احتیمالیە بەو جۆرە ڕێگری لێ بکەن بۆ نمونە لە ڕووی جنتیکەوە ئیش لەسەر ئەو بکەن کە پێوتێ بایۆتێکنۆلۆجی کە ئەمە جارێ زۆر دوورە ئەم باسە ئەمە هەروەکو باسێکەوە باسێکی زانستیە بەڵام ئایا لە ڕووی کرداریەوە ئێمە چی بۆ بکەین کەوا ڕێگری لێ بکەین کەسەکە لە عایلەیەکایە احتیمالی هەیە تووشی خەمۆکی ببێت باشە ئەوەی کە ئێمە بۆمان ئەکرێت شتێکێ بە ناوی تریگەر واتە چی یعنی ئەو وردە نیشە ئەو وردە مەشاکلانی کەوا لە ژیانە توشمانە بێ بۆ نمونە تریگەر وەکو چی وەکو کەسێک دڵەڕاوچیە باشە و مشکلەی لەگەڵ دراوسەیەکیە هەیە ئەم دراوسەی هەر کاتێ بینێ چۆنەڵێ ئەکەونە مناقەشەیەکی دوور دێژەوە ئەوە پێوتێ تریگەر یعنی هەر بینین ئەو کەسە مشکلەی بۆ دروستە قادێن دڵاڕاکی بۆ دروست ئەڵێن ئەو تریگەرە ببڕێنیت ئەو کەسە مەبینە باشە شوێنێک بۆنە بۆ تۆ ناخۆشە مەڕۆڕە ئەو شوێنە ئەمانە تریگەرەکانەکە لە خەمۆشی لە زۆر هینی ترا باسەکەین ئێمە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەوەی کەوا هۆکارن بۆ ئەوەی کەوا ئەم بابەتە ببن بە تریگەر ببن بە ئەوەی کەوا دەرخەری ئەو
بابەتە بن ئەمەی کە ئەم سلایدی کەوا لە پێشچاومانە ئەوەی کە وتمان ئینتیگرێتیڤ مۆدێڵ باشە ئەم سترێسەرانە لە پێشەوە نووسمانە ئێرلی لۆس واتە لە دەستدانی سەرەتای ژیان خەمەکانی سەرەتای ژیان مناڵی باشە ئەتوانین ئەوە کەم بکەینەوە بۆ نمونە جێندەر واتە ڕەگەز ناتوانین بگۆڕین هێریدیتی جێنێتیکەکە ناتوانین بگۆڕین بەس خۆ ئەتوانین لە ئێرلی لۆسەکەیە باشە مناڵیەکەی باش بێت لە هەروەها کۆتایی ماباقی تەمەنیشی سترێسەری کەم بێت بۆ نمونە سترێسەری کەم بێت واتە ئەو شتانی کەوا ئەبنە هۆی ئەوەی کەوا ئینسان سترێسی بۆ زیاد بێ ئینسان خەمی بۆ زیاد بێ کەمتری کەینەوە بەس ئەمە کێ دەیکات ئەمە خێزانێک کە وەعی هەبێت باشە کۆمەڵگایەک کە وەعی هەبێت و حکوومەتێک کە وەعی هەبێت باشە ئەمە بە دەوڵەتێکی وەک ئەم دەوڵەتانی خۆمان ناکرێت بە دەوڵەتێکی وەکو دەوڵەتە ئسکەندەنافیەکان نەرویژ و سوید و ئەمان ناکرێت باشە ینی بۆ وڵاتان ناکرێتەوە ئەتوانن بودجەی زەخم گەورە دابنێن بۆ ئەوی ینی تەداخلی بچووکترین شتی خێزان بکەن بۆ نمونە کەسێک ینی بۆ نمونە شتێک هەیە لە هەندێک وڵاتی ئەسکەندەنافیە کە پێوترێ بێرن ئاوت واتە کەسێکە لە ئیشە هەستەکە ئایتر زۆر ماندووە و زۆر زۆرینە جۆرێک لە تەشخیصیان هەیە لەو مەجارەیە ینی بێرن ئاوت لای ئەوان هێنا تەشخیصی نەخۆشیە نەخۆشی دەرونیە ئەڵێن ئیجازەی بەنێ با بڕۆنە تۆ ئیسراحەت کەم باشە ئێمە لای ئێمە ئەگەر نەخۆشێک باسی ئەوە بکە بۆ نمونە من نەخۆشمان هەبووە لە هین ینی پۆلیسی سنوور بووە بۆ منە سەر سنوور بووە خۆتان نەزانن ینی سنوور شوێنێکە ئەوەیە ئەڵێ داوای ئیجازەکەم ئەماوە داوای ئیجازەکەم بە 1000 ئەمرا بە واستە و بە نازان بەچی هەتاوەکو بتوانم ئیجازەیە بکەم لەبەرەوە بابەتی پریڤێنشن واتە ڕێگریکردن شتێکی تۆ زەحمەتە ئەوەی کە هەیە کەسەکە وەکو باقی نەخۆشەکان ئەچێتە ناو نەخۆشیەکەوە باشە عیلاج وەرەگرێ جەلساتی کارەبایی وەرەگرێ ڕەنگە سایکۆتێراپی وەربگرێ ئیتر ئەچێتە ناو سایکڵێک بازنەیەک لەو بازنەیەوە و ئیتر بەڕاستی وەزعێکی خراپێ بێ وەکو چارەسەرێکی ڕیشەی ئەم وتم مستەقبەلەن لە داهاتووە بایۆتێکنۆلۆجی باشە ئەوەی کەوە بۆ نمونە ئیلۆن ماسک ئیشی لەسەرەکا و چی پێک بنێ بکاتە ناو مێشکی مرۆڤ و نازانم چی ئەمانە تۆزێ ساینس فیکشنە خەیاڵی علمیە بەڵام وا وردەوردە ئیشی لەکەن ئەم جیلەی خۆمان نایبینین جیلەکانی داهاتوو شەڵای بینن بەڵێ یەک سەرنجم هەبوو کە خۆت پرسید وتت سلایدەکان بۆ شێوەیەبی کە تێرمی ئینگلیزیش تێدا بەکاربێ یان کوردی بەڕای من ینی هەر ئینگلیزیەکەی تێدا بیتن و بەخۆش بیکەوێ و کوردی بۆ شێوەیە زۆر زۆر باش دەبی ینی وەک ئێستا بەردەوام بیت چونکەمە هەندێکمان لێرە کە تەلەبەی هەندێک لە بەشە سایکۆلۆجیەکانی خوێندن مامەهەتمان ئینگلیزیە ئیدی کە تەواو کوردی بی لەوانەیە زۆر جوان مۆزوعەکان بەجوانی تێناگەن یان لەو لایەنە سوودی هەیە لۆمان کە دەیکەوە کوردی لەوانەیە هەندێک لە تێرمەکان لە خوێندنی ڕۆژانەما مشکلەمان هەبی تێنەگەیشتبین یان تەواو وەڵامە کوردیەکەمان دەست نەکەتبی کە مەسەڵەن دکتۆرێکی وەک تو یا مامۆستایەش کە دێتن وێبنارە چی وا دەکاتن تێرمەکانمان بەتەواوی دەکاتەوە کوردی بەونەوە ئەزۆر زۆر باش تێدەگەین هەم هەز دەکەم لەوانەشی کە مەنهەجەن کوردیە ئیسادەکی زۆر زۆر لێ دەکەن لەوەی کە دەچن مەسەڵەن کتابەکانی DSM-5 یان مەسەڵەن ICD ئەگەر غەڵەت نەبم 11 بەڵێ ICD 11 بەڵێ ئەگەر یەک لەوانە بخینە هەر کتابەشکی ئەبنۆرمەڵە یان هەر سایکۆلۆجیا دەتوان ئیسادە زۆر زۆر باش دەکەن لەوەی کە تێرمەکان سەبر ئاشنابوونیان لەگەڵ دووسی دووبارە دەستخۆشی زۆر زۆر سپاس دەستیەوەش خۆش بێ بۆ ئەم بابەتە من لەگەڵ بۆ تاواکردنی قسەکەی جەنابی شت ئێمە لە
تەرجمەکردنی وەرگێڕانی بابەتە پزیشکیەکانە من ڕاستیەکەی تا ئێستا کتێبی کوردیم نەخوێندۆتەوە ئێستا دکتۆر ئەفرام وابزانم کتێبی هەیە بە کوردی لەسەر نەخۆشیە دەرونیەکان وابزانم دکتۆر زانە حشمەت قەساب بی هاوڕێمان کە ئەویش وابزانم هەندێک کتێبی هەیە بەس نازانم ئایا لەو کتێبانەیە ڕێککەوتنێک هەیە لەسەر دەستەواژەکان بۆ نمونە من هەنێ دەستەواژە هەبوو ئەیکەم بە کوردی من ئەو لای خۆمەوە یکەم ئایا ڕێککەوتنێک هەیە لە بینی دکتۆرەکانە لە نێوان دکتۆرەکانە لە نێوان دەرووناسەکان و دەرووناسە کلینیکیەکانە کە هەمومان بۆنەوە یەک دەستەواژە بۆ فڵانشت بەکاربێنین ئیتر چۆنەڵێ ئەوە بێت گشتگیر بێت ئێستا لە ئینگلیزیە کە ئەڵێ مەیجەر دپرێسیڤ دیسۆردەر کەنەدیەک و ئوسترالیەک و ئەمریکیەک و بەریتانیەک هەر ئەوەیە تەواویتر باشە کە ئەڵێ شیزۆفرینیایە تەواو ئەڵێ بایپۆلار ئەمە زۆر خۆش ئەگەر ئێمە شتێکی ئاوامان هەبێت یان جۆرێک لە ئیتیفاقە بێ شەرت نییە 100% بەس یعنی 170 بۆ 80 دەستەواژەکان هەبێت زۆر باشە ئێمەش ئیش لەسەرەوە بکەین بەڕاستی پێویستمان بەوەیە لەبەرەوەی ئێمە خۆمان لەناو بوارەکەین ئەتوانین وردە ئەوە بکەین ئەوەشی بە کوردی خوێندوێتی ئەکرێیان ئێستا ئاوا لەم جۆرە کۆرسانەیە وردە خوێندنی ئینگلیزی بابەتە ئینگلیزیەکان بە بابەتە سایکۆلۆجیەکان بە ئینگلیزی بەڵام خۆ خەڵکی عام بۆ ئێمە بۆ خەڵکی عام ئێستا چۆن بۆیان باس بکەین هەردوو جانبەکەمان پێویستە بەڕاستی یعنی هەردوو لایەنەکەمان پێویستە لایەنی ئەوەی کەوا دەستەواژە پزیشکیەکان دەستەواژە سایکۆلۆجیەکان بکەین بە کوردی و هەروەها وەکو خۆشمان ئەوانی کە لەناو بوارەکەیان بەشەکانی دەرووناسی کلینیکی و دەرووناسی گشتی و ئەمانە دەستەواژەکان بە ئینگلیزی و بە زمانە بیانەکان شارەزابین شتێکی باشە ڕاستەکەی دکتۆر جان دەستخۆشی دووبارە زۆر سپاس سپاسی ئەوە شەکان سەلام دکتۆر دەست خۆش بێ دەستی ئەوەش خۆش بێ پرسیارێکم هەبوو ئەزیێر نەبی بفەرمە لۆداکێکی دووگیان ئەگەر تووشی دیپرێشن بوو بی و ینی سلسلە ئایدیشنی هەبی دەتوانین ECT لۆ بکەین ECT باڵێ بەڵام پێش ECT زەڕورە ئێمە عیلاجەکان بەکاربێنین ینی مێدیکیشن یان سایکۆثێراپی مێدیکیشن و سایکۆثێراپی لەبەرەوە مێدیکیشنەکانمان لە ئەو مەجموعەیەکەوە باسم کرد SSRI ئەوە زۆر سەیفن ینی زۆر بێکێشن لە زۆر مەجالە یعنی بۆ ئەڵێن ECT بکەینە ئەخیر لەبەرەوە ئێمە شتی ئاسانترمانێ لەبەرەوە ئێمە لە بابەتی ECTە تەنها مشکلەکە ECTەکە کەمترین کێشە هەیە ئێمە چیمان هەیە ئێمە GA مان هەیە واتە بێ کەسەکە بەنجی عام بکرێت ئایا بەنجی عامەکە زەرە ناگەێنێ بە نەخۆشەکە ئێمە کێشەکەمان زۆرجا بەنج عامەکەی نەک بابەتی ECTەکە یعنی زۆر ڕێگەی تر هەیە کە بگرین بۆنە سایکۆثێراپی ئێوە فەرمووتان سایکۆثێراپی زۆر مؤثرە یعنی ڕیسێرچەکان ئەڵێن لە 10 کەس 8 کەس ئیستفادەی تەواو لە سایکۆثێراپیەکە ئەگەر بە ڕێکاری خۆی بە چۆنەڵێ بە پرۆفشناڵی بکرێت گەلێ زۆرە ئێمە بەس ئێستا بوونم نە ئەگەر سلسلە ئایدیشنی هەبی ینی حاڵەتەکەی زۆر توندە ئەو کاتی عادەتەن سایکۆثێراپی تۆزە حاڵەتەکەی وەسەڵتر بی یانیش کەمتر بی زیاتر ئیسفادەی لێ دەکا سویسایدال ئایدیشنیش هەروەها چۆنەڵە ڕێکار و وینی خۆی هەیە یعنی تایبەتی خۆی هەیە سایکۆثێراپی تایبەتی خۆی یەکێ لەو شتانەی کەەوە ینی
ئەمە بەسیتە هەر ینی ئەوەیە یەکێ لەو شتانە ئەوەیە کەەوە ئەوەی کە هەر کەسێک سویسایدال ئایدیشنی بۆ هات پەیوەندی بە کەسێک ئەکاتکەوە نزیکێتی هەندێک جار پەیوەندی بە سایکۆتەراپیستەکەوەکە یعنی وەکو ڕێکارێکی چۆنەڵێ سەریعی مشکلەکە ڕەنگە کەوتبێتە مشکلەیەک و کەوتبێتە وەزعێکەوە یەکسەر پەیوەندیەکە بە کەسێکەوە کەسێکی کە سیف کۆمیونیکیشنی هەیە لەگەڵە یعنی ئەو کەسە نە سەرزەنشتێکە نە چۆنەڵێ لێک و ڕابێ یەکسەر سویسایدال ئایدیشن کە موقەتە تێمپۆرەری ینی زۆر زۆر کاتیە و تێپەڕێ دەستەکان خۆش بێ خۆش خۆش بێ